بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە لە ڕۆژێکی نوێ و لە بەرنمەیەکی دیکەی پەیامی ڕۆژدا لەگەڵ هاوکارم کاک ریاض بێەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەتەوە بە هیوایەوەی کە بڕگە و بابەت و راپۆرت و تەوەرەکانی ئەم ڕۆمان جێگەی ڕەزامەندی خوا و پاشانیەوەی بینەری عزیز بێت. سپاس جەلال بەیانیت باش. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز سڵاوی خوای گەورەتان لێبێ. سپاس و ستایش بۆ خوای بەدیهێنەر و ڕۆزی دەرمان. درود و سڵاوی خوا ژەنێرین بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوا و نوری چامان حەزرەتی محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم. ئومێد دەکەین بەرگۆ بابەت و تەوەرەکانی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژ جێی ڕەزامەندی ئەوەی عزیز و خۆشەویست بێ. ژن و سەربەخۆی ئابووری تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بێخاڵە بووبەکر مامۆستای زانکۆ. هەروەها مۆبایل میدیا و ڕۆژنامەگەری تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ بە میوانداری دکتۆر سەمەد قادر پسپۆڕ و مامۆستای زانکۆ پسپۆڕی بواری تەکنۆلۆژیای نوێ. هەروەها تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ بریتە لە تەوەرێکی وەرزشی گۆڕەپان و مەیدان کە میوانێکی عزیزیش میوانی تەوەری سێمە بێ بە ناوی دڵسۆز عوبێت. بەڵا بینەرانی عزیز ئەوە بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆی پەیامی ڕۆژە. ئێستش دەچینە لای کەش و هەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان کە پێشبینی کراون. بەڵێ عزیزان و خۆشەویستانم ئەمڕۆ 34 سێشەممە کۆتاهامین ڕۆژی مانگی نیسان مانگی چوارە ئاشناتانەکەین بە تەواوی ئەو مێژوو پێژات و ڕووداوە گرنگانەی کە لەم ڕۆژەدا ڕوویانداوە. بەڵای نازانات بە قوران بیم نایاخر من زۆر باشە پێکەوە بینێری مێژوو دەبێت. 34 ساڵی 1970 دوای دۆزینەوەی ئەمریکا و دانانی دەستور بووی لە ساڵی 1970 جۆرج واشنتۆن بووە یەکەمین سەرۆکی ئەو وڵاتە. 34 ساڵی 1945 هیتلەر خۆی و خێزانەکەی کوشت لە کاتێکدا تەنها یەک شەو و ڕۆژ بۆ هاوسەرگیریان کردبوو. هۆکاری خۆکوشتنەکەشی ئەوە بوو کە ئەڵمانیای نازی دژی هاوپەیمانەکان بە تایبەت رووسیا شکستی هێنا و هاوپەیمانەکان بەرەو سنوورەکانی ئەڵمانیا نزیک دەبوونەوە و هیتلەریش زۆر ڕق و دوژمنایەتی لەگەڵ رووسیا و ستالینی سەرۆکیدا هەبوو. نەیدەویست بکەوێتە چەند ستالینەوە بۆیە بڕیاریدا خۆی و ژنەکەی بکوژێت. 34 ساڵی 1923 شاری سلێمانی کرایە پارێزگا ئەویش بە یارمەتی ئینگلیس. 34 ساڵی 1998 کۆچی دوایی نووسەر و شاعیری بەناوبانگی عەرەبی سووری نزار قەبانی لە شاری لەندەنی پایتەختی بەریتانیا و تەرمەکەی لە دیمەشق بە خاک سپێردرا. بیرم کۆتەوە گرنگترینیان خۆکوشتنی هیتلەر بوو بەڕاستی بۆ موجیان من خۆم ئامادە یەکەم کاکە منەوە سەرقاڵم خۆشتان بیر نامێنێتەوە. میرانی عزیز دیارە سیمینارێک لە شاری سلێمانی لەسەر ژن و سەربەخۆیی ئابووری بەڕێوە چوو کە هاوکارم ڕیاز راپۆرتێکی بۆ ئامادەکردین لەسەرەوەی کە ئایا لایەنە سلبی و ئیجابیەکانی ئەوەی کە گەرژن
لەناو خێزانێکدا ئابوووریەکی سەربەخۆی خۆی هەبێت لایەنە سبی و جاگەکانی چین پێکەوە بینەری ئەم راپۆرتە دەبین و دوجار دەچینە لای میوانەکەمان و قسە و گفتوگۆی زیاتری لەسەر دەبین. لە زوەوە گوتێتی کاسەی پڕ ئاشتی ماڵە. ژن و سربەخۆی ئابووری یەکێکە لەو باسە گەرم و گوڕانەی بەردەوام قسە و باسی لەبارەوە دەکرێت و ژنیش بە یەکێک لە مافە سەرەکیەکانی خۆی دەزانێت لە پێناو پاراستنی ڕێز و شکۆ و حرمەتی خۆیدا. بەشێ لە شارەزایان پێیان وایە ئەگەر ژن لە بواری ئابووریدا سربەخۆ بوو ئەوە بەشێ لە کێشە و گیرروگرفتەکانی خێزان و تونند و تیژە خێزانیەکان و تەنانەت تاوانە کۆمەڵایەتەکانیش بەرەو کەمبوونەوە و نەمان دەچن. بڵێم لە سەدەکانی پێشووترا ئافرەت تەنها وەکو بەندکراوێک وا بوو. بەندیخانەیەک تەنها لە نێوان چوار دیوارە هەرەوەی دەست و قاچی نەبەسراوت، بەس تەنها ماڵ و ماڵ و ماڵ و بەخەوکردنی مناڵ. ئەبێ ژیانی ئەو ئافرەتە بێت چۆن ببێت. بەڵام وردە وردەیسا بە تایبەتی لە سەدەی بیستوەکە بە تایبەتی لە کوردستانە بەوەی دروستبوونی ڕێکخراوەکانەوە، بەوەی کردنەوەی ئارا و ڕێیەکان، بەوەی کردنەوەی کۆڕ و سیمینار، بەوەی ئامادەبوونی زۆربەی ئافرەتان لەناو ئەو کۆڕە ئێستا هەستەکە کە ژیانی پێشتریان چۆن بۆ ئێستا چۆنە. زۆر پێویستە کە ئافرەت سەربەخۆ بێ لە ڕووی مادەوانێ بۆی بتوانێت گیانی خۆی بپارێزێ لە هەموو کاتێکە کە بەرەنگاری زۆر دەبێتەوە لە ژیانە. بۆ نمونە ئەگەر ئافرەت بێ و ماڵی هەبێ و خێزانی هەبێ، وایە بینم زۆر جار کە بتوانێت بە ڕەزامەندی هاوسەرەکەی و ڕەزامەندی خێزانەکەی بتوانێت ئیشی خۆی بکە، کاری خۆی بکە لە زمنی ئەو بوارانەی کە خۆی تیا ئەبینێتەوانێ بتوانێت پێش بکەوێ. ئەمە بەعەکسەوانێ سەربەرزیە بۆ خێزانەکەی، بۆ کۆمەڵەکەی، بۆ هاوسەرەکەی. دیارە ژن کاتێ سەربەخۆ بوو ئەتوانێت خاوەن بڕیاری خۆی بێ، ئەتوانێت ئەوەی تا بە جۆرە لە جۆرەکان ئازادیەک ڕەها وەرگێ، بەڵام ئازادیەک نەک لە سنوور دەرچێ، ئازادیەک لە ئەوەی کە لە سنووری شەرعا جێ بێتەوە یاخود تێنەپەڕێ. بۆیە ئەم لە شەرعیشا پێم وایە بە هەموو پێوەرەکان لە ئاەت و لە حەدیثیشا ڕێگە دراوە بەوەی کە ئافرەت سەربەخۆ بێت لە داهاتەکەیە، ئەوەی کە بەدەستی هێنێ و ئەوەی کە بڵێن ئیشی بۆ ئەکا. بوونی سەربەخۆی ئابووری ژن و هەبوونی هەلیکار و زیادبوونی ڕێژەی خوێندەواری، هەروەها هۆشیاربوونەوەی تاکەکان وای کردووە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی تونند و تیژیەکان، هەروەها تاوان و کۆمەڵایەتەکان، هەڵوەشاندنەوەی هاوسەرگیری و زیادبوونی ڕێژەی تەلاق لە دادگاکانی هەرێمی کوردستان بەرەو زیادبوون و هەڵکشان بڕوە. ئایا سەربەخۆبوونی زیاتری ژن لە کایەی ئابووریدا و بوونی ژن لە سەربەخۆبوونی زیاتری ژن لە کای ئابووریدا تا چەند وا دەکات بێتە لەمپەر و ڕێگرێک لە بەردەم تەواوی ئەو تونند و تیژی و تاوانە کۆمەڵایەتیانەی ڕۆژانە کۆمەڵگەکەمان بەدەستیەوە دەناڵێنێ. ڕیاز کاکە مەحموود تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی.
دووبارە سڵاوی خواتان لێبێتەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ بریتە لە ژن و سربەخۆی ئابووری و تا چەند پێویستە ژن خاوەنی سربەخۆی و ئابووریەکی سربەخۆی خۆی بێت لە پێناو پاراستنی ڕێز و شکۆ و حرمەتی خۆیدا. بێگومان ئێمە لەگەڵ هاوکارم جەلال هاوڕا و لەگەڵ ئەوەین کە هەر شتێک کۆتایی بۆ تونند و تیژ و زڵم وستەمە بێنێت لەسەر ژن و ئەو کوشتن و تاوانە کۆمەڵایەتی قێزەونانەی کە ساڵانە و مانگانە لە کۆمەڵگەکەمان بەرامبەر بە ئافرەت دەکرێت وەژنە چەوسێنرێتەوە ئێمەش لەگەڵیان تەنانەت ئەگە بەمەشەوە بێت کە ئێستا ئێمە باسیەکەین بریتە لە سربەخۆیی ئابووری و ژن خاوەنی ئابووری سربەخۆی خۆی بێگومان لە ئاینی پیرۆزی ئیسلامیشدا ئەمە هەر لە دێر زمانەوە قسەی لەسەر کراوە تەنانەت ڕۆژە هیندی ژنی ئەبوو سوفیان دەچێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سکاڵا لە ڕەزیلی و دەستنوقاوی ئەبوو سوفیانی مێردی ئەکا لەگەڵەوەشا کە زۆر دەوڵەمەند و زەبەلاح بوو لەو سەردەما پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەڵێ زۆر ئاساییە بەشی خۆت و ماڵ و منداڵ و جلوبەرگ و مەصرفی ڕۆژانەت ئەگەر بە نەزانی ئەبوو سوفیانیش بێ لێی بکێشیتەوە هیچ گوناهێکت ناگا بگرە کارێکی چاکیژەکەی بۆ قسەکردنی زیاتر لەسەر ژن و سربەخۆیی ئابووری وەلایەنە ئیجابی و سلبیەکانی ئەگەر هەی بەیان تەنها ئیجابی یا سلبیە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بێخاڵ ئەبوبەکر مامۆستای زانکۆمان کردو دکتۆر زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئەمە بۆچی پێویستە ژن لە کۆمەڵگەی ئێمەدا خاوەنی ئابووریەکی سربەخۆی خۆی بێ بەڵێ بەنای خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ ئەم تەوەرەیە و بۆ ئەم دەرفەتە بەڕاستی تەوەرەیەکی زۆر گرنگە من پێشەوەی باس لە ضرورەتی سربەخۆی ئابووری بکەم باس لە مافە ئابووریەکانی ژنان پێویستە بکەین چونکە بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمەیە بە ئێستاشەوە لەم سەردەمی گەشە چەندین تەکنۆلۆجیا و جیهانگیریەشدا هێشتا مافە ئابووریەکانی ژنان وەک خۆی نەناسیێنراوە بۆ نمونە بێ بەشەکرێ لە میرات هەتا ئێستا لە ڕووی عرف و عادەتی کۆمەڵایەتی هەتا خۆشی وا تێگەیەنراوە کە وەکو بڵێ وا ئەزانێ گوناحیەگە ئەگەر لە ئەڵێ لە برای ببەم بۆ مرد یعنی بەو ڕوانگەیە سەیریەکە سەیری ئەوە ناکا کە ئێمە دەزمایەکە سەرمایەکە خۆی گەورە خۆی بڕیاری بۆیاوە حتا ئەگەر بە طیبی نەفسی خۆی نەبێ بۆ براکانی ڕەنگە بڵێم حرامە بێت چونکە ئەمە مەسەلەی مال مەسەلەی پارە ئەگەر سێری قورئانی پیرۆز بکەین تەفسیلێکی زۆر زۆری تایە چونکە خۆی گەورە زۆر علیمە خۆی خەبیر و لەطیف و خەبیرە بە نفوسی بەشەر ئەزانێت چەند حەزی لە حوبی تەمەلوک و بوونی مادەیە چونکە بەشێکە لە توانە سازی نەک هەرژن پیاوی شەروەها ئەتوانێت لە زۆر شتا بەکاری بێنێ ئەمە وەکو میرات اینجا وەکو مافی بۆ بەرهێنان و خستنەگەڕی سەرمایی خۆی دیسان ئەوەش مافێکی ترە مافی کارکردن ئێستش لە هەزار زۆر بەداخەوە ئەڵێم کە لە زەمەنی پێشوە کارێکی زۆر بە ئافرەتەکرا بە تایبەتی لە لادەکان و شوێنە دوورە دەستەکانە بەڵام بەرامبەر ئەو ئەرکە کە جێبەجێ کرد مافێکی وای نەبوو تەنانەت ئێستاش هەر لە هەنێ شوێن ئەوە ماوەکە ڕەنگە بە منەتێک دزداشێکی ناوماڵیشی بۆ بکەن لەگەڵەوەی بەری ڕەنجی خۆیەتی یان بۆ نمونە فەرشە چنێ لە زراعەتە هاوکاری پیاوانەکە مەسەلەی سربەخۆیی ئابووری ئەویش ئەتوانم بڵێم ئەگەر ژن کارنەکە ناتوانێت خاوەنی ئابووری خۆی بێ خۆی لێەوە ئەبێ باسی مافی کارکردن بکەین اینجا هەلومەرجی کارکردنەکە چۆنا چەند بۆ ئافرەت ئیجابیە چەند سلبیە ئەو کارانە کامانن کە ئەبێ ئافرەت بیکە کامانن کە ناتوانێت بیکە بۆ نمونە لە سەردەمانێکە لە وڵاتە پێشکەوتوەکانیش مافی بڵێن کارکردنی شەوانیان بۆ ئافرەت قەدەغە کرد ئەوە نیە ئافرەت بڵێ هەموو ئیشە بکاوەکو پیاو نەخێر ئەو تاقە و توانایی هەیەی بۆ نمونە ئەگەر لە کاری دەستی ماڵی شابێ ئێستا لە وڵاتێکی وەکو تورکیا یان وەکو ئێران کە دراوسێمانن هەلی کاری زۆر ڕخسێنراوە بۆ ژنان لە ماڵەکانی خۆیانە یعنی داهاتێکی باشی بۆ دەخلی قەومیش زیایەکە هەرەوە نییە بڵێ مەسەلەی سربەخۆیی ئابووریان کارکردنی ژنان تەنها لەسەر ئاستی تاگ نییە وەکو شەخص من نەتوانم بڵێم لەسەر ئاستی تاگ ڕاستە بۆ کەسێتی ژنەکە خۆی ئێمە ئەگەر کار نەکەین هەست بەبوونی خۆمان ناکەین ئەگەر شتێ پێشکەشی کۆمەلگانەکەین ئەگەر ئینجازێکمان نەبێ خۆی مەوزوعەکە ئەوەیە زیاتر کە هەست بەبوونی خۆتەکەی کە کارێکەکەی ئەگەر بڵێ کاری ناوماڵ ڕاستەکەی بەڵام لە 24 ساعاتە کاری ناوماڵ ئەتوانم بڵێم بە 2-3 ساعات دەبڕێتەوە ئەی کاتەکانی تر ئەم کەسە چی بکاکە لەوانەیە 16 ساڵ خوێندوێتی ئەم هەموو دەرچووی زانکۆ پەیمانگایانەمان هەیە لە ژنان و کچان چی بکرێ پیاوی کۆمەڵگەی ئێمە قبولی ئەمە بکات بێگومان گۆڕینی جەلال هەر تەقالید و عرفێک لە کۆمەلگا زۆر بە قورسیەکەوێتەوە بۆ منە هەرە بین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێ زەینەب مارە کاتەوە کە ژنی پێشتری زەید بووە زەیدیش بە کوڕ کراویان بووە سەرەکەی جاهیلیەت و سەردەمی ئەو ڕۆژە بە موسڵمانەکانی شۆلەی قبول ناکەن پیاوی ئێمەش تا ئێستا فێر نەبووە ژنەکەی بچێتە دەرەوە ئیش بکا و دوایی بێتەوە بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکانمە بەلاغ قورسە چی بکرێ پیاوی ئێمە قبولی ئەو بکا کە ژنەکەی خاوەنی ئابووری سربەخۆی خۆی بێ ئیش بکە ئەتوانم بڵێم لە دوای ڕاپەڕینەوە گۆڕانکاری زۆر ڕوویاوە ئێستا ئەو پیاوانی کۆمەلگای ئێمە کە قبولی کاری ژنەکەن ژمارەیەکی زۆر نەتوانم بڵێم
من ئەڵێم ئەساسی لەکتێگەیشتنی خێزان زۆر ئەساسە، خۆشەویستی و ڕێزی نێوانیان ئەساسە، تەوازنکردنی کاری ماڵەوە و دەرەوە بۆ هەردووشان نەک تەنها پیاوەکە، چونکە خۆمان بە ئەزانین پیاوانی کۆمەڵگەی ئێمە ڕاستە لە دەرەوەمانوە بێ، بەس کە هاتە ماڵەوە ئەزانێ پەروەردەی مناڵ کاری ئەو نییە، متابعەکردن و بە دوواداچوونی خوێندنی مناڵەکانی کاری ئەو نییە، علاقاتی کۆمەڵایەتی کاری ئەو نییە، ئەمانە بێ هەموو ژن پێی هەستێ، بێگومان ژنیش کە لە دەرەوە کاری کرد هاتەوە کاری ماڵیشی کرد، ئەو هەموو ئەرکە کۆمەڵایەتی خزمان و بڵین باوان و خەزوران و پەروەردەی مناڵ هەتا ئەگەر مناڵەکە سەرکەوتوو بێ زۆر دەستخۆشی لە دایکەکە ناکرێت، بەڵام کە بڵێن لە خوێندنا سەرکەوتنە بێڵەن دایکی لەکوێیە بۆ نمونە لە دەرەوە کارەکە بۆیە وایە لەگەڵ ئەوەی من لە تەجروبەی بڵین ئەزمموی ژیانی خۆمانە ئەوەم ڕەچاو کردووە، ینی تێبینیم کردووە ئەو ژنانەی کە لە دەرەوە کارەکەن ڕێخستنی کاتیان زۆر باشترە لەوانەی کە لە دەرەوە کار ناکەن، چونکە تۆ کاتێکی محەدەدە لە بەردەمایە فرینیت لە کاتێکی خۆتە سەعاتێکە بەدەستەوە بۆ ئیشێگە بێ لەو سەعاتە تەواویکەی ئیتر بۆیە ڕێخستنی کاتێ باشترە بێت. زۆر باشە بۆ پێشتە بڕم ئایا سربەخۆی ئابووری ژنەوە دەگەێنێک گیرفانی لە مێردی جیاب ویستم بۆ ئەو خاڵە بڕۆم بڵێم بەڕاستی گیرفانجیایی من و تۆیی ئەو بەرەکەت لە هیچ شتێکان ناهێڵێ، ڕاستە کاسەی پڕ ئاشتی ماڵە بەس ئەو کاسێ بێ بە هەردووکیان پڕی بکەن، ژنیش قسەی هەبێ لە بڕاردانە، ئێستا ژنی وا هەیە لە ماڵەکەی خۆشیە مافی بڕاردانی نییە، بۆ نمونە لە کڕینی شتێکە لە هەڵبژاردننی شتێکە، هەرچەند ڕەما بڵێن ئێوە زوڵم لە پیاوانەکەن زۆربەی شتەکان هەرژن دەحکوم بە مەسەلەی کڕین و شتی واوە ئەکا، بەڵام ئەتوانم بڵێم خێزانی واش هەیە بەداخەوە ئێمە بۆ سەدەقا خی گەورە ئەفەرمێ لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى چ جای ئەوەی نەفەقەی خێزان کە فەرزێکە لەسەر پیاو هەندێک بە منەتەوە ئەیکا یان تەقسیری تیاکە کەمەکورتی تیاکە یا ڕەزیلی تیاکە یا زیادەڕەوی تیاکە یا ئیسرافێکی زۆر هەیە یا تەقتیرێک هەیە ئالێرەیە ژن ئەتوانێت ڕۆڵی خۆی ببینێ چونکە چۆن ئەڵێ وەزیری اقتصادەیە ئابووری وڵات و بودجەی ماڵەکە ڕێکەخا ئەبێ لەوێ دەنگی هەبێ ئەویش بەڕاستی بێ بە هۆشیاریەوە بیکە زۆر جاریش لە کۆمەڵگەمە دکتۆرە کاتێکە بۆ نمونە پیاو کە کار دەکا و دەستپێکی ژیانیانە شتێک دەکا بە شتێک خەڵکی دەڵێن هەر بە تەمەنەکان پێ دەڵێنەوە لە ژنەکەیەتی بۆیە دەتوانێت ماڵەکەی کۆ بکاتەوە. بەڵێ ڕاستە بڵێ ژن ڕۆڵێکی زۆر گەورە ئەبینێ لە داڕشتنی بڵێن پرۆگرامی ئابووری خێزانە ڕۆڵێکی زۆر گەورە ئەبینێ بۆیە ئەبینی ئەو خێزانانەی کە بڵێن هاوسەرەکە ژنەکە هۆشیاریەکی هەیە بزانێ سەرف و داهات و سەرف و خەرج و پاشەکە و چۆنەکە باشتر بەرەو پێشەچێ هەروەها بە هەمان شێوە پیاوەکەش بەڵام ئەتوان بڵێم ژن ڕۆڵی زیاتر ئەبینێ چونکە ئەو ئەتوانێت لەو ڕۆڵەیە لەو بوارەیە ڕۆڵ ببینێ اینجا ئەم مەسلەی من و تۆی و گیرفانجیاییە بەرەکەت لە کارەکانە ناهێڵێ ئەمە وای لێ ئەکا لە جیاتیەوەی دامەزراوەی خێزان لانەی سۆز و خۆشەویستی و ئارامی بێ وەکو شەریکەی اقتصادی سیرکرێ یعنی هەروەکو ئەوەی کە کێ ڕبح و خەسارەی چۆنیە اینجا ئێمە باسی سیرەی کرد لە سەرەتاوە مامۆستا ڕیاز ئەتوانم بڵێم یەکەم بزنسومەن خاتوو خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بزنسومەنێکی زۆر ناجح بووە ئەسڵەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر جائز بی بڵێم فەرمانبەرێک بۆ بڵێ لەو کۆمپانیای ئەوە لە ڕێی هەڵسوکەوت و ئادەب و ڕەوشتی خوڕەوشتی بەرزی جوانی وای کردووە کاتەنانەت عەرزی ئەوە بکە کە زەواجیش بکەن ئایا سەیری ئەو سەربەستی و ئازادی و شکۆمەندی ئافرەت یعنی هەم خۆی کار بکە هەم عەرزی زەواجیش بکە بۆ کەسێک ئەتوان بڵێم هەتا ئەم ڕۆژە نەگەشتوینەتە ئەو لە بەرزە. دکتۆرە ببوورە حاڵەتێکی تایبەت هەیە لە هەڵەبجەلەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بینەرانی عەزیز یەکێک لە حاکمەکانی داواکاری گشتی هەڵەبجە بەهۆی ئەوەی کە لە مەفرەزەیەکی هاتوچۆدا داوای ئیجازە و سەنەوی لێکراوە واتە مۆڵەتی شۆفێری لێکراوە چەند مرورێکی سزا داوە کە مەفرەزەیەکی هاتوچۆ بوون و یەکێک لەو کارمەندانەی هاتوچۆ کە ئێستا نزیک بە ئەمڕۆ بزانم سێم ڕۆژە لە زیندانە تەنها لەبەرەوەی کە داوای مۆڵەتی شۆفێری لە یەکێک لە حاکمەکان کراوە ئێستا لە شاری هەڵەبجە گرتبوونەوەیەکی پۆلیسی هاتوچۆ هەیە دەچمە لای پەیامنێرمان سامان فەتاح سامان سڵاوی خوارد لێبێ گەر پێم بڵێ ئێستا کاردانەوەیم بڕیارەی حاکم چی لێ کەوتوێتەوە لە هەڵەبجە بۆمان بگوازیتەوە. بەڵێ کاک جەرا سڵات لێبێ سڵاو لە بینرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ دووەک لە پشتمەوە دەبینن ژمارەیەکی زۆر لە کارمەندان و پۆلیسی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە هاتوونەتە بەردەم دادگای بەرای هەڵەبجە لە بەرامبەرەوەی کە یەکێک لە پۆلیسی کارمەندانی هاتوچۆ لە گردی گۆ داوای سامان بەردەوام بە گوێم لێتە ئەگەر درێژە بە ڕووماڵەکەت بدەین.
زۆر باشە یەکێک لە کارمەندانی پۆلیسی هاتوچۆ لە گردیگۆ کە مەفرەزیان داناوە لە ئەرک و مافی خۆیان نبوون داوای سەنەوی و ئیجازیان لە دادوەرێکی دادگای بەرای هەڵەبجە کردووە لە بەرامبەرەوەی کە سەرپێچی کردووە لەبەرەوە دادگا ئەستاوە بە دەستگیرکردن و تەوقیفکردنی 5 لەو کارمەندانی پۆلیسی هاتوچۆ جوان دوانیان بە چواران بە کەفالدا ئازاد کراون دانێک شانستا تەوقیفە لە بەرامبەر ناڕزای وەرگرتن ژمارەیەکی زۆر لە کارمەندانی پۆلیسی هاتوچۆی پارێزگا وزاتونە بەردەم دادگای بەرای هەڵبجە داوای یاسا ئەکەن سەروەر بێ بۆ هەموو کەسێک من ئێستا کاکارزان وەرگن کاکارزان بێت ئێرەوە وردەکاری ڕووداوەکە چۆن بووە ئەگەر بۆ بینەرانی پەیامی بخەیتە ڕوو بەخێراتنی کەناڵەکانتانەکەم دەستخۆشتان لێکەم ئێمە کارمەندانی پارێزگای هەڵەبجە هەوتە ئێستا هەمومان لێرەن داواکارین لە یاسا سەروەر بێت یاسا کە بێت با بوو هەمووان بێت یاسایەک کە دادوەرێکی بەڕێز پەیڕەوی ناکات کەسێکی کە چۆن پەیڕەوی بکات ئەو ڕووداوە لە مەفرەزە ڕۆژانە دەرەچێت لە هەموو شوێن لە هەرێمی کوردستان ڕۆژانە مەفرەزەکان دەرەچن بۆ ئیجرارکردن و ڕێنماییکردنی هاوڵاتیان شۆفێرانی بەڕێز بۆی گیانی هاوڵاتیان پارێزی ئەو کارمەندان لەوێ ئیجراتێکیان کردووە لەگەڵ دادوەرێکی بەڕێزە نازان لۆگۆی خۆیە بێت سارێکی میری پێ بێت من چوزانم خۆ لە ناوچاوی نووسراوە کاکە وایە یانە لە گردی گو کە ڕوویداوە کارمەندان داوای ئیجازەی سەنەویان لێ کرد دوای ئیجازەی سەنەوی نەیەوە دواتر کە پێیاون تێتی بڕۆن دوا سەیری خۆتان ئاگرکوژێنەوە بکەن ئاگرکوژێنەوە بۆ من نییە بۆ کابرای شۆفێرە کاکە پیان توی ئاگرکوژێنەوە تێری بڕۆ خۆتان سەیریکەن کارمەند وا پەروەردەکراوە نەچێت سەیری سنووقی سیارە بکە بە هیچ شێوازێ هەر نزیکی سایقەکەش ناکەوێت کاکە 1 مەتر دوورە لێ یاسا پێیوتوون کە یاسایەکە لێرە سەروەر نەبێت کارمەندێک 3 ڕۆژە تەوقیف کراوە 4 کارمەندی کەم بکەفالەت ئازاد کراون دادوەری بەڕێز لێرە وەسلێکی بۆ کراوە دەبا بە وەسل با بکرێت 15000 گرامی 15000 کارمەندەکەی تر ئازاد جیراوەسەکە تەزگیر و تەوقیف کراوە کە بەداخەوە جەلال ئەویش پورزای منە دەست بەسەرە بە فەرمانی بەڕێز حاکم دادوەر حاکم شەونم و داواکەش بەڕێز دادوەر حاکم نەسرەدین ئەو داواکەی کردو وەکو دەڵێن 5 کارمەندی هاتوچۆ بوون ئەوان بۆ ئازاد کراون و ئەم بۆ تەوقیف بووە خۆی کای مقداد وەسڵەکان کردوویەتی دادوەری بەڕێز هەڵێ نابێت کارمەندی هاتوچۆ خۆی داوای ئیجازە سەنەوی بکات وەسڵ بکات ئەی لە هەرێم و کوردستانە کەواتە ئەم یاسا لە 92 ئەم وەسڵن کارمەندی کات بۆچی کاکە لە پایکی یعنی ئەبێت کارمەند ئیجراعات نکات بسیارێ بدا بەسەر قاچیان نەبیاوە سەیری بکات ڕووداوە ڕۆدا نابێ بڵێ بە کابرا ئیجازە سەنەویەکەتم بیتی سەر بە وەزارتی ناوخۆن وەزارتی ناوخۆ بڕیاری چی بوو بە بڕیاری وەزارتی ناوخۆ ئەم کارمەندان ڕاپێکی بەردەم دادگا کراوە خۆی ئەم کێشەی پێشتر بەڕێز وەزیری ناوخۆ ڕەزامەندی نەدا لە ناردنی ئەم کارمەندە بۆ بەردەم دادگا لەبەری کارەکە پەیوەندی بە هەرکو فەرمانەوە بووە دواتر دادوەری بەڕێز ئەم کاریان جوڵان جارێکی دیکە ڕۆشتۆ و ئێستاکێ ئەڵێن ڕەزامەند بووە بە ناردنی ئەم کارمەندە بەڕێزەوە بەردەم دادگا سامان ئەگەر پێم بڵێ گوێت لە من پێم بڵێ چەند ڕۆژان حاڵەتە ڕوویاوەواتەوە مەفرەزە چەند ڕۆژ لەمەوە پێش دەرکراوەوە ئێستا هەڵوێستی کارمەندانی هاتوچۆ لە هەڵەبجە چیە ئایا تەنها هەڵوێستەکەش کارمەندانی هاتوچۆی گرتوێتەوە یاخود چالاکوانان و خەڵکی دیکەش دەگرێتەوە کاک جەلال ئەمان داواکەن کە یاسا سەروەر بێ بۆ میان کاوڕەکان بۆ ماوەی 14 ڕۆژ ئەبێت تەوقیف بێ لە دادگای بەرایی هەڵەبجە لەبەرەوەی ئەمان داواکەن کەەوە یاسا سەروەر بێ و داوای ئازادکردنی هاوڕەکان ئەگەر لەبەرەوەی ئەوان ئەرک و مافی خۆیان نابوون و یاسایان جێبەجێ کردووە زۆر باشە سپاس بۆ سامان فەتاح لە شاری هەڵەبجەوە بە هیوای یاسا سەروەربوون بۆ هەموو لایەک و هەموو کەسێک بەڵا دکتۆرە دێنەوە سەر تەوەرەکەی خۆمان ببوورە کە ئەو ناوبڕی تێکوت ئەگەر دوێ بێنەوە سەرەوە ئایا دەکرێت بڵین بۆ نمونەکەوتمان سەربەخۆیی ئابووری ژن واتە گیرفانجیایی چکە ئەگەر ئێستا بێنە سەر واقع کاتێک کە ئافرەتێک معاشخۆری حکوومەت یا معاشێکی هەیە داهاتێکی هەیە پیاوەکەش بە هەمان شێواز داهاتێکی هەیە یاگەر پیاوەکە معاشی نەبێ و کرێکار بێ پارە پیا بکات چۆن ئەم دوانە ڕێک بکەون یاگەر قرار بە گیرفانجیایی نەبێت چۆن ناوی بنێن سەربەخۆیی ئابووری بڵێ من ئەتوانم بڵێم هەڵەتێگەشتێک هەیە لەم تێرمەیە سەربەخۆیی ئابووری ئەوە ناگەێنێ مانای گیرفانجیایی ناگەێنێ مانای بڕیاردان حەقی تەمەلوک و تەسەڕوف بەو بودجێەوە ئەگەێنێ ئەمەش ئەکرێوەکو باسم کرد هاوسەرەکان یا خێزانەکان نەکتەنا هاوسەرەکان جاری وا هەیە دایک و کوڕە مەسەلەن کچ و باوکە بژێوی خێزانەکە بەڕێوە ئابەن زۆر خێزان هەیە
چەند کەسێکی خێزانەکە ئەو ماڵە بەڕێوە ئەبن ئەمە هەرخۆ ئەبێ ڕێکەوتنێک لە بینیانە هەبێ بەبێ مافخوراندنی ئەوان جاری وهەیە خورانەکە چۆنە بۆ نمونە کچان زیاتر حەزەکەن ماڵی باوکیان جوان بێ مرەتب بێ پاک و خاوێن بێ مەصرفێکی زۆر لە بڵێن ماڵی باوکیە ئەکا کاتێکێتە سەربەشکردنی میرات حسابی ئەم مەصرفە ناکرێت کە ئەم کچە سەرفی کردووە لە ماڵا یان ئەمەی کە ئێستا حازرە لەوانەیە بەشی بکەن کە خۆی شەرعەن وایە ئەوەی کە ئەو سەرفی کردو حسابێکی بۆ بکرێ چونکە تۆش بیت کوڕانیش بێ جاری وا هەیە لە ماڵی باوکیانان کرێژ نان و بە ناز و نیعمەتەوە ئەژین داخیشیان لێ 5,000 بن بە پلاکی کارەباکەی ماڵی باوکیان چاکن ئەڵێ خۆ سوێنێ من بارەکەم ئەڕۆم یعنی کەواتە مەسەلەی تەمەلوک ئەنی شتێکە لە نەفسی بەشەرا هەیە ژنیش و پیاویش بۆیە وەکوتم تەفاسیلی میرات و مەسەلەی مادی و نووسینی دەین و ئەمانە مەسەلەی قەرز درێژترین ئاەتە لە قورئانی پیرۆزە یعنی مەسەلەی مادە شتێکە زۆر زۆر وردەکاریە ئەچێتە ناخی بەشەرەوە بۆیە حسابی بۆ کراوە سربەخۆی ئابووری مەسەلەی ئەوەیە کە ئەو ژنە حەقی تەسەڕوفی هەبێ ئێستا هیوا هەیە هاوسەری وایە من لە چەند کەسم بیستووە بۆ نمونە ژنەکە کە مەعاش وەرەگرێ پیاو ئەڵێت ئەو مەعاشەدانێ وەکو بڵێ بەدەسەنە پارەی ئاەتی یا ژنەکەش بە هەمان شێوە ژنی واشمان هەیە بە هەمان شێوە ئەڵێت تۆ پارەکە لای مندانێ لەوانەیە 5,000 ئاتێ بۆ مەصرفی ڕۆژانەی خۆی یعنی هیوا هەیە کەسەکە جگەرەکێشیش بۆ توێتی وەڵای بەشی جگەرەکەشم ناکە ینی من ئەوانەشم بیستووە بەد ئەو منوتۆیە من قەت لەگەڵ یانیم یانی وەکو باسم کردێتە هۆی نەهێشتنی بەرەکەت و منوتۆیی بەڵام ئەکات ئەوەی ڕێخستنێکی بودجێ خێزان بە هۆشیاریەوە بکرێ واتە گەربێت و ئافرەت لە ماڵەوە ماشخۆریش نەبێت دەبێ هەر پیاوەکە سەر بەخۆیەکی ئابووری بداتە بەو خێزانە بێگومان بۆی حەقی تەسەڕوفی هەبێ هەموو کاتێ و پیاوە حازر نییە بۆ نمونە ماڵەکە شتێکی پێویستە مناڵەکەی شتێکی پێویستە ئایا ئەم نابێ حەقی تەسەڕوفی هەبێ وەکو چۆن لێ ئامر بسەرف کێیە ئێستا لە دەوائیرەکانیشە ئەڵێ ئامر بسەرف فڵان کەسە تاو ئیمزای نەکە ئەمین سنوق بۆی نێ پارەت باتێ کەواتە ئەبێ ئەم حەقی تەسەڕوفە بدرێ بە ئافرەتیش لە ماڵە لەبەرەوە توانین بڵێن مەسەلەی سەربەخۆی ئابووری زیاتر وەکو مافێکی ئابووری ژنانە لە زمنی مافەکانی ترە ناکرێ بەجیا لەوان باسی هەمووی ئیجابیاتە یام لایەنی سلبیشی هەیە کامانن لایەنە ئیجابیەکانی و ئەگەر هەشێتی سلبیەکانی کامەیام ئەمە شێوازی تەسەڕوف و هەڵسوکەوت و بیرکردنەوەی ژن و پیاوەکەی کە لایەن ئیجابیشی بۆ دروستەکەیان ئەتوانین بڵێن کولی ئیجابی بڵێ ئەتوانم بڵێم ڕێکەوتنی ئەو دوانە خۆشەویستی و تێگەیشتن و ڕێزی ئەو دوانە تێڕوانینیان بۆ ڕۆڵی یەکتری چونکە نابێ ژن وا سەیری پیاوکە کە ئالەتێکی پارەپیاکردنەوە هیچی تر پیاوی ژوا سەیری خێزانی بکە کە ئالەتی خزمەتکردنی ماڵ و مناڵ و مەتبەخە و هیچی تر چونکە بەداخەوە هەندێک لە خێزانەکان ئەو تێڕوانینیان بۆ یەکتر هەیە کە ئەوە هەبوو ڕێز و خۆشەویستی نامێنێ بەڕاستی ئەو کاتە من و تۆی دروستە بێ سلبیاتەکە لەوێ دروستە بێ ئەگینا هەموو گیانی ئەتوانم بڵێم ئیجابیاتە چونکە داڕشتنی پرۆگرامی ئابووری خێزان ئەو کاتە بە هەردووکیانە بێ بە مشاوەرە ئەبێ هەروەکو هەموو شتەکانی تر بواری کۆمەڵایەتی بێ ڕۆشنبیری بێ ئابووریش بە هەمان شێوە کەواتە ئەگەر بە هۆشیاری و مامەڵە لەگەڵ مەسەلەکەیە بکرێ زۆر جوانەتوانێت مافە ئابوووریەکانی ژنان دابیر بکات و خۆشگوزارانیش هەم بۆ خێزانەکە بەرهەم بێنێ تاقەوتوانای ئافرەتەکەش بەگەڕ بخرێ لە شتێکی بەسوودا هەروەها زۆر ڕنگدانەوەی ئیجابیی لەسەر ئابووری کۆمەلگە و ژێرخانی ئابووری کۆمەلگەش ئەبێ ئەو کاتە خێزانەکان پێویستیان بەوە نییە کە کەسی تر هاوکاریان بکە دکتۆر کوردە لە زۆر وتێتی کاسەی پڕاشتی ماڵە ئەم سەر بەخۆی ئابووریە ئەتوانێت گرنتی ئەومان بداتێ ئەو هەموو توندوتیژە بەرامبەر بە ژنەکە ئەو هەموو توندوتیژە خێزانی و خیانەت و لێگەڵۆشانەی کە دادگاکان بەدەستیەوە ئەناڵێنێ ئەوەمان بۆ لە کۆڵکاتەوە بە جۆرێکی تریژ پرسیارەکە بکەم زۆربەی ئەو کوشتانەی جەلا لە چەند ساڵی ڕابردووە هەبووە ئەو جیابوونەوانە کە چیتە مەحکەمە سەرەکی هەمویان موەزەف و هەمویان کارمەند و ینی پۆشتە و پەرداخت دیارن ینی ڕێژەیەکمان هەیە لەسەر ئەو مەبەستمەوێ بۆ مەسەلەی زۆرە هۆکار زۆرە بەس ئێمە ئەگەر باسی ئابووری بکەین بەداخەوە ئەتوانم بڵێم زۆرێک لەو ژنانەی کە قبوڵی ژیانێکی کولەمەرگی و ڕەزالەت و سوکایەتی و ئیهاناکەن ئەوانن کە خاوەنی گیرفانی خۆیان نین خۆی مەسەلەکە لێرەوە سەری هەڵاوە مەسەلەکە لێرەوە سەرچاوە ئەگرێ کە بەداخەوە لە جیاتی ئەوەی هەندێک هاوسەر بە ئەرکی سەرشانی خۆی بزانێ بەبێ منەت و بەبێ ئەسڵەن پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمێ ئەو دیناری کە بۆ ماڵەکەی خۆتی سەرفەکەی زۆر خێری زیاترە لەوەی کە ئەیکەی بە سەدەقە و زەکاتیش یعنی بۆی ماڵە مناڵی خۆت محتاج نەبێ تۆ یەکەم الأقربون ئەولا بالمعروف جارێ ماڵی خۆت تۆکمە بکە اینجا ئەتوانی دەستگیرۆی خەڵک بکەی ئەگەر ئەوەی نەکرد زۆر جار ژنان ڕوبەڕووی زۆر کێشە ئەبنەوە ناتوانن بۆ نمونە داوای تەفریق بکەن یان جابوونەوە یان هەتا ناتوانن
وەکو چۆن مافەکانی مەسلەی تەلاق لە وڵاتی ئێمە عرف و عادەت زیاتر تێکەڵە بەسەریەوە ئەگینا ئێمە گەر بگەڕێنەوە بۆ بنەڕەتی دین نابێت لە ماڵەکەی دەربکرێ لا ئێمە کە ئەڵێ بڕۆ دەرەوە بۆ کێ بڕۆ ئەم کەسە جارێ ماڵی باوکیشی بەڕاستی چەند مناڵێکی پێیە ئەو توانایان نییە ئەڵێن بابگیان خۆت تەحملی وەزعەکەی خۆت بکە چونکە ئێمەش ناتوانین ئەمەد بۆ هەڵگرین اینجا ئەگەڕڵی وڵا محکەمە نەفەقە بۆ مناڵ و بشندابینەکە ئەوە نەبە دەستەنەوەکو بڵێ ئەیەنێ یعنی پیچ بەرەکەتێکی تیانە هیوادارم خێزانەکان لێک تێگشتنی زیاتریان هەبێت و نەگەنە ئەوەی کە بەم شێوەیە ئێستا بێت ناوڕێکی کووەردەگرن دکتۆرە دوای دێنست پەنج دەخێنە سەر هەندێک لەو برینانەی کێسەر ناو کۆمەڵگەی ئێمە بینەرانی عزیز ناوبڕێکی کورت و دوای دێنەوە سەر بابەتی ژن و سەربەخۆی یابووری تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. کارگەی شیرەمەنی هالە تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالەت پێشکەش دەکەین. هالە بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت. هالە بە خۆشترین تام و چێژی نەبڕاوایی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە. بەرهەمەکانی هالە لەژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت. هالە بە ئۆتۆمبیلی سارتکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شار و شارڕوچکەکان. هالە بەرهەمێکی ناوخۆیە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هالە تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجا پشت بەنزینخانەی مژدە. کارگەی شیرەمەنی هالە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسلوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزان تیبکە ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. بەڵە بینەرانی عزیز درێژە با گفتوگۆکەمان لەگەڵ دکتۆرە بێخاڵە بوو بەکرددەین لەسەر ژن و سەربەخۆی یابووری دکتۆرە گەر بێنە سەرەوە کە ئێستا لە کۆمەلگای ئێمە هەیە بۆ نمونونەکە ئەوانەی کە بەتەوەتی لە دەرەوەی شارن باگەر لێەوە دەست پێ بکەین کاتێک دێنە ناو شار سیر دەکەی مێردەکەی کرێکارە بە کشت و کاڵ و بە ئاژەڵداری پیاوی کردو بەڵام دەیەوێ خۆی لە وێنای بۆ نمونە کچێک یا ژنێکی شار وێنا بکات لە مۆدێلات لە میکیاج لە جلوبەرگی لەمانە ئەمە تا لە کاتێکە خۆی بۆ نمونە موچەخۆر نییە هەموو داهاتێکی لەسەر کرێکاری مێردەکەیەتی ئەمە تا چەندە پێی دەوترێ سەربەخۆی ئابووری ژن بەڵێ من ئەتوانم بڵێم زۆربەی کێشەکان بۆ پەروەردە ئەگەڕێتەوە پەروەردە ئەگەر لە هەر کوێنیشتە جێبین ئێمە لە گوند بین یا لە شار بین فەرمانبەر بین یا ژنی ماڵ بین ئەگەر هۆشیاریمان هەبێ ئەگەر ڕێز لە کەسێتی خۆمان بگرین ئەگەر ئەوەنە سەیری ڕووکەشگەرایی نەکەین بەداخەوە ئەمڕۆ ئەتوانم بڵێم نەک تەنها بۆ ژنان ڕووگەشگەرایی بەسەر پیاوانی شازاڵە حەزەکە مۆبایلەکەی بەرزترین مۆدێل بێ حەزەکە سیارەکەی بەرزترین مۆدێل بێ حەزەکە جلەکانی ئەوە پیاوانیشی گرتوتەوە جاران هەر ژنان و بە دوای مۆدێلات هەڕایە نەکرد بەڕاستی ناڵێم هەمووشیان
ئەو مەسلەی عولەمە و جیهانگیری و نەمانی سنوور لە نێوان کللتورەکانە و کردنی ژنێکی تایبەت بە مۆدل بۆ ژنانی تر لە مەسلەی مەیکەپ و مەکیاج و ئەو جۆرەشتانە و جلو بەرگ و ئەمانە ئەتوانم بڵێم بەداخەوە لەبەر ئەوەی باخدانێک بە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری و ڕۆشنبیری و کەسێتی و لایەنی عقلی مرۆڤ کەم بۆتەوە زۆر کەم بۆتەوە بۆ نمونە تۆ سەیری کە ئێستا ئەوەنەی حتا ژمارەی چێشخانەکان زۆرە ئەوەنەی ژمارەی ساڵۆنەکان زۆرە ئەوەنەی شوێنی کافێ و نێرگەلە کێشان زۆرە ئایا ئەوەنە کتێبخانە زۆرە ئەوەنە کتێبفرۆش هەیە ئەگەر ئامارێک بکەی کەواتە ئێمە بایەخدانی مرۆڤی ئەم سەردەما بۆ بە شتێکی ڕووگەشتگەرایی یعنی وای لێ هاتووە ئەتوانم بڵێم هەنێک لی بۆ بە نەخۆشی دەرونیش کێشەی لەگەڵ ڕووساری خۆی بۆ دروست بووە کۆیلایەتیەک بۆ مۆدێلات کۆیلایەتیەک بۆ ئاوێنە ئەمە کاریگەری لەسەر ئەو کەسانە بێت کە ئاستی هۆشیاریان نزمە ئیترە گەر خەڵکی هەر شوێنێک بن گوندن شارن هەر شوێنێک بن هەمان بابەتمان لە ناو شاری شا بە هەمان شێوە بەتەکید بەس یەکێکتر لەو برینانەی کە ئەگەر چکە دەرفەتکەمەوە بە کورتی و بە بەختی باسییان بکەین بۆ نمونە ئافرەت زۆر جار لەبەرەوەی کە مێردەکەی نەبادا ڕۆژێک ژنی دووەم بێنێت بێت زیەوە نابێت هیچی بە هیچ ببێت یاخود لەم لاوە دەیبا بە ناوی دایک و باوکیەوە دێتەوە سەرفی دەکات ئەوەش بڵێ ئەموو یەگەڕێتەوە مەسەلەی پەروەردە ئەگەر ئەو دوو کەسە هاوتاییەکیان هاوشانیکیان هەبێت لە مەسەلەی پەروەردەیە ئەگەر ڕێز و خۆشەویستی و تەبایی لە خێزانەکە هەبێ ئەگەر پیاوانیش ڕێز لە هەستی خێزانەکانی خۆیان بگرن بە تایبەتی هەستن بە ئەرکی باوکایەتی و هاوسەرێتی خۆیان لەو بڕیان فریای خێزانێکیش ناکەون لەبەرەوە تۆ بۆچی ئەمینە لە ناو دەرونی خێزانەکە تا ئەچێنی جاری وای هەیە بەهۆی سوعبەتێکەوە بەهۆی نوکتەیەکەوە بەهۆی قسەیەکەوە ئەم کێشانە لە نێوان خێزانەکان ئەگەشە ئەکا بۆ شتی زۆر گەورە یان شکاندنی یەکتری لە ناو لە بەرچاوی خزمان یان لە ناو میوانی و ئەکات ئاسایشێکی دەرونی بۆ هاوسەرەکان هەتا بۆ مناڵەکانیش دروست نەبێ هەمیشە تۆ خەمی ئەوەی بێ ئەم کەسە پارەی هەبێ فڵانشت بکە ئەوەی هەبێ ئەوە بکە یعنی ئەتوانم بڵێم هەمووی مەسەلەکە هۆشیاری و پەروەردەیە ئەگەر ئەو دوو کەسە بزانن چۆن داهاتی خێزان بەڕێوە ئەبەن چۆن گەشە ئەوەی کە بۆ خۆیان نەیانتوانێت تحقیقەکەن لە ژیانی خوانە هەوڵ بن بۆ مناڵەکانیان هەوڵ بن بۆ کەسانی تر جێبەجێ بکەن ناکرێت تۆ لە ژیانی دنیا دەست بە هەموو شتێک بگە مەرجێ دەست بە هەموو شتێک بگە بۆیە مەسەلەی پەروەردە زۆر زۆر ئەساسە منەی گەڕمەوە بۆ ئەو کەسێک کە دەستە بە پارەیەک بە ناوی شتێکی ترەوە سەرفەکە ئەوە خەلەل لە پەروەردەکەیەتی چونکە درۆکردن یەکێکە خۆتان نەزانن لە یا خەڵەتاندن یا فریودان بەداخەوە یەکێکە لەو خەلەلانەی کە لە خەلەلی پەروەردەوە دروستە بێ ئەگەر کەسێک لەگەڵ خۆی ڕازگۆ بێ سازشکردنی ژن لە بەشەمیراتی خۆی لە ماڵی باوکی زۆر جار ژنە خوای گەورە لە قورئانە فەرمێ المال والبنون زینة الحیاة الدنیا ڕاستە بەڵام ژن شەرمەکە داوای کە ئەڵێ یا با بۆچی مێردەکەم بیخوا زۆر جار براکان باوکم ڕەنجی کێشاوە بۆچی خەڵکێکی بێگانە بیخوا ئەمە جۆرێک نییە هەر لە سەرەتاوە ملکەجبوونی بەوەی کەوا لای مێردەکەشی نەتوانێت سەر بەخۆی ئابووری بەدەست بێنێت بێگومان ستەمێکە بەڕاستی لە ئافرەتەکرێ ستەمێکە کە بە ناوی عرف و عادەتەوە هەنێ جار وازان مەسەلە دینی شەیخەنە بابەتی دینەوە کە حاشا دین لەمە بەریە دین لەگەڵ ئەوایە کە دڵەکان زۆر پاک بن لەگەڵ یەک بەهۆی شتی مادیەوە خەلەل لە دڵەکانە دروست نەبێت ڕقوچینە دروست نەبێت چونکە بەداخەوە ئێستا ئەیبینین مەسەلەی میرات زۆر جار کێشە لە نێوان خوشک و براکانیشا دروستەکە کە لە یەک دایک و باوک بوون چ جای ئەوەی کە لە دایک و باوکی جیاوازیش بن بەڵێ دکتۆرە کاتمان تەواو بووە سپاس بۆ ئامادەبوون بینەرانی عزیز دیارە پەیامێرمان عیمران ئەمیر لە شاری هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵمانایە ئەمیران سڵاوی خوارد لەبێ گەر پێم بڵێ بە زۆریە و ڕاپۆرتانی کە تۆ بۆ منی دەکەی لە ناو فیستیڤالەکانایە دڵنیام ئەم ڕۆژە لە فیستیڤالێکی دیکەی ئەگەر پێم بڵێ لەکوێیت و لەو فیستیڤالەیە چی دەگوزارێت بەڵێ سڵاو لێ بێت جەلال ئەم کاتەوە هەموو کاتێکی بینەران و ئێوەش باش بێ من لە شاری هەولێر و لە کۆلێژی ئادابم بەڵام بەر لەوەی بسمەنێوان دەربارەی فستیڤالەکە حەزەکەم زانیاری ڕۆشتان بم لە هەولێر دوای کاژمێرێکی تر گردبوونەوەیەک لەلایەن کرێکاران بەڕێوە دەچێت بە ناوی بەبوونەی یەکی ئایاری ڕۆژی کرێکاران دیارە خراروە دوای کاژمێرێکی تر ئەم گردبوونە لە پێش ئەنجومەنی وەزیران بەڕێوە بچێت جەلال من ئێستا لە فستیڤاڵی کەلتوری فستیڤاڵی زانستی و کەلتوری نێوان بەشی دەروونزانی و بەشی ڕاگەاندنم کە بۆ ساڵی یەکەم لە زانکۆی سەلاحەدین کۆلێژی ئاداب بە چەند ساڵێکی جیاواز لە تەواوی فستیڤالەکانی تر بەڕێوە دەچێت ئەم فستیڤالە جیاواز لە فستیڤالەکانی تر کە لە زانکۆکان بەڕێوە دەچێت زیاتر جەختیان لە سەر زانست کردوتەوە دیارە بەشێک لەو شتانەی کە لێرە یان بەشێک لەو چاڵاکانەی کە لێرە ئەنجام دەدرێت چاڵاکی زانستی هەروەکو ئێستا ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێ
چەند چاڵاکێکتان پێدەناسێنم و دوای نیو کاژمێری تر زیاتر لە 3 پانێڵ لەم فستیڤالە بەڕێوە دەچێت کە بەشەکانی دەروونزانی و بەشەکانی ڕاگەیاندن دەیکەن. جا لە حەزەکەم ئاماژە بەوە دەم ئەگەر بێت و دەروونزانی و ڕاگەیاندن بتوانن زوود سوود لە زانستەکانی یەکتر ببینن، سوود لە زانستەکانی یەکتر ببینن، خزمەتێکی زۆری کۆمەڵگا دەکەن. چونکە بێگومان دەروونزانی ناتوانێت بەبێ ئامرازەکانی ڕاگەیاندن پەیامە دەروونیەکانی خۆی بگەێنێت، وەگەر ڕاگەیاندنیش حسابیان دەتوانین بڵێن گرنگی بە دەروونزانی نەدات، لەوانەیە نەتوانانی پەیامەکانی بە تەواوەتی بگەین و پێداویستی کۆمەلگا و خەڵک پڕ بکاتەوە. جەلال حەزەکەم ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێ بەشێک لەو چاڵاکیانەتان پێ بناسێنم کە لێرەیە، یارە بە خواردنێکی کەلتوری، خواردنی کەلتوری لێرە پێشکەش دەکرێت و بەشێک لەو چاڵاکیانەی کە لێرەم کۆمەڵە شتی کەلتورین ئەو شوێنێکی منی ئێستا لێم زیاتر شتە کەلتوریەکان و چاڵاکە کەلتوریەکانی لێ دەکرێت. لە دوای من کە هەمان حەدیقەیەکی هەمان شێوە هەیە زیاتر شتە زانستەکانی لێ بەڕێوە دەچێت و ئەوەی جێگای سەرنجە جەلال لێرەوە تەواوی توێژینەوەکان کۆتا توێژینەوە دەربارەی ڕاگەیاندن و هەم دەروونزانیەوە بە تایبەتیش دەروونزانی و ڕاگەیاندن بەیەکەوە کۆتا توێژینەوە لێرە پێشکەش دەکرێت و بەشێکی زۆری مامۆستانی ڕاگەیاندن هێناویانە کتێبەکانی خۆیان هێناوە، پەرتووکەکانی خۆیان هێناوە لێرە پێشکەشی قوتابیان و بەشداربوونیان دەکەن. پێم وایە ڕیاز خوێنەرێکی باشی کتێب ئەگەر کتێبی ڕاگەیاندن لە خزمەتیان. سپاس بۆ تۆی عزیز و خۆشەویست، قاتە کوردیەکەشت پیرۆز بێ و مبارەک بێ. بینەرانی بەڕێز و خۆشەویست، تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر تەوەری مۆبایل میدیا و ڕۆژنامەگەری کە لە ئێستادا مۆبایل ڕۆڵێکی زۆر گرنگ و کاریگەرە بینێت لە ڕۆژنامەگەری ئێمەدا و لە گواستنەوەی هەواڵەکان و زۆر جار نووسین و داڕشتنەوەی هەواڵەکان و تەنانەت بەشێ لە میدیاکارانیش مۆبایل بۆ مۆنتاژ و تەنانەت تەسویرکردن و گواستنەوەی هەواڵە بە پەلە و ڕاستەوخۆکانیش بەکاردێنن. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەمەد قادر پسپۆڕی بواری تەکنۆلۆژیای نوێمان کردو. دکتۆریان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادە بوون. دکتۆر پێشەوەی کە بچینە سەر پرسیارەکان چەند ڕۆژێک لەمەوە پێش ڤیزینێک کرا، سیمینارێک کرا لەوەی کە فیستیڤالێک کرا لە زانکۆی سلێمانی لەسەرەوەی کە ئێستا مۆبایل بەشێکە لەو تەکنۆلۆژیانەوەی کە لە بواری میدیایە بەکاردێت بە تایبەتی لەسەر دۆکیۆمنتکردنی فیلم. راپۆرتێکمان حازرە پێکۆبینەی لەو راپۆرتە ببینین دوای دێنەوە لای جەنابەت. بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتی تەکنۆلۆژیا نوێ کە بە مۆبایل دۆکیۆمنتی فیلم دەکرێت و دوای دێنەوە لای میوانەکانمان. دوای 4 ساڵ خوێندن ئەمڕۆ کاتی ئەوەیە بەرهەمەکەیان نیشانی هاوڕێ و مامۆستاکانیان بدەن. ئێرە هۆڵی کۆمارە لە زانکۆی سلێمانی کە پۆلێک لە خوێندکارانی بەشی ڕاگەیاندنی لقی تیڤ لە خۆگرتووە. ئێمە وەکو خوێندکارانی قۆناغی چواری لقی تەلەڤیزیۆن لە بەشی ڕاگەیاندنی زانکۆی سلێمانی ویسمان ئەم ساڵ کارێکی جیاواز ئەنجام بدەین. ئەویش بیرۆکەی ئەم کارە مامۆستای وانی پراکتیکمان دکتۆر سەمەد بوو. دواتریش بە ئێمی وت کە پێویست ئەم کارە بکەین بۆ پرۆژەی ئەخیری ئەم ساڵمان. ئێمەش بیرۆکەکەی ئەومان بەلاوە جوان بوو و بە هەمان شێوە دکتۆری برایمیش هەردووکیان هاوکارمان بوون، یارمەتیان داین بۆی ئێمە کارێکی لەم شێوەیە بکەین. هەریەکە لە ئێمە بیرۆکەی جیاوازی هەڵبژاردووە، ئەویش ئەنجامدانی فیلمێکی دۆکومنتاریە لەسەر کەسایەتێک واتە پۆرترێتە. لە ڕێگەی کەمترین ئامڕازەوە زۆرترین کار و پرۆژە دروست بکەین، چونکە زۆربەی زۆری فیلمە دۆکومنتارەکانی ئەمان بە مۆبایل کراوە کە ئەمەش کاریگەری هەیە بەڕاستی لەوەی کە تیمێک بنێڕێ ئەم کارە گەورانە بکە و ئیش لەسەر ئەو بابەتانە بکە کاوانیشان لەسەر کرد و هەر چەند شتەکان ڕەنگە بچووک بن، چیرۆکەکان ڕەنگە بچووک بن، بەڵام بەگشتی ئەم چیرۆکانە کاریگەری باشیان هەیە لەسەر میدیای کوردی کە هەوڵ بدات ئەم مۆدێلە بگوازێتەوە بۆ ناو میدیای کوردی و میدیای کوردیش بەگشتی کار لەسەر مۆدێلە بکات بۆی هیچ نەبێت ئێمەش ببین بە خاوەنی میدیایە کە فیچەر وەکو ژانەرێکی سەرەکی کارەکانی سێر بکات و بەجددی ئیش لەسەر بکات. ئەم خوێندکارانە دەیانەوێت لە ڕێگەی فیچەرەکانیانەوە دوو ئامانج بپێکن. ئامانجێکیان ڕازیکردنی مامۆستاکانیان و هەم چوونە قۆناغێکی نوێوە لە خوێندنەکەیان، چونکە تا ئەمڕۆ ئەوان گوێیان دەگرت و مامۆستاکانیان زانیاریان پێدەدان، بەڵام ئەمڕۆ بە پێچەوانەوەیە.
بەڵام ئەم ساڵ بە جیاوازی ساڵانی تر هەڵمان ناوە خوێندکارەکان لە بڵین بەرهەمەکانیان لە ڕێگەی مۆبایلەکانیانەوە ئەنجام بکەن هەم وێرەگرتن و هەم مۆنتاژکردنیشی ئەلبەتە ئەم کارە خۆتان نەزانن کارێکی بێ کەم و کوڕینیە چونکە خوێندکاران سەرەتای کاری تەلەڤیزیۆنیانە سەرەتای کاریشکردنیانە هەمە تەجروبێکی تازەیە بۆیان ئەلبەتە لە تەجروبەی زیاتریانە لە قوڵبوونان لە بوارەکانی ترانە ئیشەکانیشان باشترەکەن ئەمە بەشێکە لەوانەی پراکتیکی تەلەڤیزیۆنی دواتریش ئەم ساڵ بەجیازی ساڵانی تر لیژنەیەک پێک هاتووە لە چەند مامۆسایەکی بەڕێز کە هەم خەڵگەری بڕانای ماستەر و دکتۆران و چەند ساڵێکیش خۆیان لە بواری تەلەڤیزیۆنیا کاریان کردووە بۆ ئەوەی کارەکان هەڵبسەنگێن و وەکو گەنگەشەیەکیش قسە لەسەر ئەو بابەتە بکەن لەم دیدار و ناوەندەی کە بەشی ڕاگەیان و بە خوێندکارەکان و بەتایبەت بەشی تیڤی ڕەقسان دەبوو ئاماژ لێی گەیاندنی ئەو پەیامە بوو کە ئەگەر بێت و خولیایەک و توانایەکی خودی لە مرۆڤەکاندا هەبێت ئەوە بە دنیایەوە ئالەتەکان و کەرەستەکان بۆ دروستکردنی ڕاپۆرت و بوون بە ڕۆژنامەنووسێکی سەرکەوت و تەواو سادە و سانایە بوون سۆشەڵ میدیا میدیایەکی بە کەمترین تێچوو بە باشترین شێوە بینەری بۆ خۆی کۆ دەکاتەوە. وشیار محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. بەڵە بینەرانی عزیز دیارە لە ئێستادا هەر یەکەمان و لە ڕێگەی ئەم فکرە و بیرۆکە تازەوە دەتوانین ببینە پامێرێک بۆ خۆمان دەتوانین ببینە یەکێک لە کامێرامان یاخود گەیەنەرێکی گرنگ لەو ڕوودا و حەدەسی کە هەیە و شوێنی کەتیدان. دێنەوە سەر باسی خۆمان لەگەڵ بەڕێز دکتۆر سەمەد قادر پسپۆڕی بواری تەکنۆلۆژیا. دکتۆر سپاس بۆ دەرفەتەی کە بێمەد بەخشی. دیارە بیرۆکەی لە ناو زانکۆی سلێمانی گەرچی هەندێک ڕۆژنامەنووس ئیشیان لەسەر کردووە پێشتر لە بەکردار کردویانە بەڵام لە ڕووی پرۆفیشناڵیەوە بیرۆکەکەی هیچ جەنابەت بووە. چی بکەم بۆ کەس من بەبێ کامیرەی پامەگەر لە دەرەوە بووم کارەکانی بەڵێ ڕاستەکەی کۆمەڵی ڕێنماییمان هەیە بۆ بەکارهێنانی مۆبایل وەکو تەکنۆلۆژیای نوێ بە تایبەت بۆ نمونە ئایفۆن یان ئەو جۆرەکانی تر مۆبایل ئەتوانی بەکاری بێنی بەڵام ئەبێ ستاندێک و پێبێ هیتفۆنێک پێبێ لەگەڵ مایکێکی خەو پێبێ کە هەمویان کوالتەکانیان بەرز بێ بۆ ئەوەی ئەو کەرەستانەی کە بەکارێنی بۆ ئینتاجەکە و ئینتاجێکی باشتر بێت کوالتەکەشی بەرزتر بێت. جا ئێمە ڕاستەکەی لە چوارچەوەی ئەم پرۆژەیەدا کە ئەمە پرۆژێک ساڵە سەرقاڵی کارکردنین بیرۆکەمان لە BBC وەرگرتووە خوێندکارەکانمان ڕاهێنا لەسەر شێوازی بەکارهێنانی تەکنۆلۆژیای نوێ. ئێمە لە ناوانەی پراکتیکدا هەوڵمان داوە نێتۆرکێک دروستکەین با iOS با ئایدرۆپ هەموو ئەگەر ریپۆرتێکمان بەرهەم بهێنایە هەموو خوێندکارەکان بەبێ ئەوەی سێری سکرینەکە بکەن سێری شاشەکە بکەن یان توانی ببین لەبەرەوەی ئایدرۆپمان هەیە و شێرمانەکرد لە ناو یەکتریە یان فکرەکان زۆر ئاسانتر بوو بۆ ئێمە. من چەند گروپێکم دروست کرد لە بیدایی ساڵەوە هەر گروپێک یا مۆبایل یان دوو مۆبایل ئایفۆنی تیابێ ئەگەر 7+ بواە باشتر بوو ئێمە کوالتی با بڵێن وێنەکانە و فوتیجانێکی ئێمە تەسوورێکە ناوێنەکان تەسوورەکەین باشترە بوو. ڕاستەکەی لە دوای چەند ڕاهێنانێک و چەند تێستکردنێک کۆمەڵی بەرهەمی زۆرمان بەرهەمهێناوە ئەمە بۆ یەکەمین جارە لە هەرێمی کوردستانە لە بەشەکانی ڕاگەیاندن مۆبایل لەکرێ بە کەرەستەیەکی سەرەکی بۆ خوێندن. ڕاستەکەی من هەر لە بە هەمان تەجروبەم لە پەیمانگای تەکنیکیش بەش ڕاگەیاندن جێبەجێم کردووە. ئێستاکە ئێمە بۆ ئەم کورتە با بڵێن مینی فستیڤالە فستیڤالێکی بچوک بۆ خوێندکارانمان کردووە کۆمەڵی فیلمان نمایش کرد فیلمەکان هەمووی بەرهەمی مۆبایلە بەڵێن قوتابەکانە تەبەنەوە بە سەرپەرشتی ئێمە و بە ڕێنماییکردنی ئێمە من و مامۆستا دکتۆر برایم با بڵێن پێکەوە سەرپەرشتی ئەم وانەیە ئەەکەین منوانەی پراکتیکی و ئەو شوانەی تیۆرەکەی لە هەردوو ڕۆکەوە دامی خوێندکارەکانمانە کرد بۆ ئەوی جێدەستیان دیاربێ ئەمە نۆبەرەی کاری ئەوانە لە ڕاگەیاندنە. پێش ئەوەی بەکەلۆرۆس وەرگن پێشەوەی خوێندنەکان تاقیکردنەوەکانیان تەواو ببێ نۆبەرەی کارەکانی خۆیانیان بینیوە بەدەل لەم فیلمە دۆکۆمنتەرە لە درێژای ئەم ساڵ ئێمە دەیان راپۆرتی فیلد ریپۆرتیان کردووە پێست و کامێرەیان کردووە ینی ئینهاوس ریپۆرتیان کردووە کۆمەڵی چالاکی جۆرە جۆریان کردووە بەڵام فۆکسمان کردووەتە سەر دوو ژانەر با بڵێن یەکێکی ریپۆرتە فیلد ریپۆرتە چۆن ریپۆرت ئاماداکەی بە مۆبایلەکە و لە هەمان کاتشە چۆن فیلمێکی دۆکۆمنتەری پۆرترێت بەکارێنی ئەگەر ئێوە پرسیار مەسەلەن ئەوە بکەن بۆچی ئێوە فۆکسان کردە سەر ئەم دوو لایەنە مەسەلەن من نمونەیەکت بۆیانمەوە تۆ ئەگەر ڕچتە ڕێپێوانێکەوە ڕەنگە کەناڵەکەی تۆ مستەهدەف بێت بەڵام تۆ ئەگەر بە مۆبایلێ بەکاربێنی
زیاتر سیفیتی ترە بیلەوەی کە کامرەیەکی گەورە بەکاربهێنی بەداخەوە دکتۆر لە زۆربەی حاڵەتەکانە موبایلەکانیشمان لێ ئەسیێنن ئەمە طبعاەوە بەپێی بارودۆخی وڵاتەکانە گۆرە مەسەن بۆ نمونە لە یوکەی شاوا بووە یان من لە بانمونیەکت بۆ بێنمە لە مانچستەر ڕایەتەکەی ساڵی 2011 BBC بە تەواوی کارمەندەکانی پشتیان بەس بە مۆبایل و بە تەکنەلۆژیای نوێ لە ڕووماڵکردنی حەدەسەکە نیان نتوانانی بە کامێرێکی گەورە بچن ناو ڕووداوەکەەوە چکم دەیان سیارە سوترێنە SNG ئەوانەجا ئەمە هۆکارێک بۆ ئەوەی زیاتر پەنا ببنە بەر مۆبایل لەگەڵ پەنابردنە بەر مۆبایل کۆمەڵی ڕێنمایی پرۆفشنەڵ مانیاپیان بەتایبەت لە ڕووی ڤیژوەڵ ئاسپێکتەوە ئەمە بڵێنی شتە بینداوەکان کە ئەبینرێت مەسەرەن تۆ چۆن شتێکە بینیت بیرۆکەکە مەسەرەن ئێمە ڕایمان هێنا بیرۆکەکان هێنێ تۆ چاوە نقێنیت و تەسەوری چیرۆکەکانەکەی ئەزانی چی گرتەیەکت پێویستە لە کوێوە تەسووری بۆکە لە چی زاوەیەکەوە بۆی ڕۆی ئەنجا ئەمە لە چوارچێوەی ئەو پرۆگرام بۆ کە ئەمساڵ دامی ئەو خوێنکارانمان کردو ڕاستەکەی لەخوا بەزیاد بێت سەرکەوتو بنێت تام قۆنا زۆر باشە دکتۆر لەخوا بەزیاد ئێستا گەر ئەمە بێنین جێ بکەنەوە لەناو ڕۆژنامەگەری چۆن بتوانین ئەمە بەرجەستە بکەین بەڵێ ڕاستەکەی زۆر بە ئاسانی بەرجەستە ئەکرێت تەنها چەند ڕاهێنانێکێوێت ڕەنگە سکێڵی ڕۆژنامە نووسەکان لە خوێنکارێک بەرزتر بێت لە بەرەوەی شارەزای باشترە بەڵام ڕێنمایەکانە بێت ڕێنمایەکی پرۆفشناڵ بێت تۆ چۆن بەکاری هێنی بۆچی بەکاری هێنی و لە کوێشە بەکاری هێنی هەندێک ژانر هەیە نابێ بە مۆبایل بکرێ بەڵام هەندێک ژانر ئەکرێ بە مۆبایل بکرێ مەسەرەن تۆ ئەکرێتش لە زۆربەی زۆری شوێنەکانە مەسەرەن بۆ نمونە ئێستا پامەرەکەتان قسەی کرد پێیست و کامیرەیەکی کرد لە هەولێرەوە ئەکرێ بۆ ئەو مەبەستە بەکار بهێنێ بەڵام ئەبێت تۆ بزانێت چی مایکە بەکارێنی بۆ ئەو ژاوەژا و دەنگەدەنگی دەوروبەرتە نێتە ناو مۆبایلەکەشەوە یعنی ئەمانە یارمەتی دەرێکی باشە ئاسانکاری زۆر کردو بۆ میدیا بۆ بەرهەمێنانی تەلەڤیزیۆنی بەتایبەت زۆر مۆنتاژی ئەم بەرهەمەی کە بە مۆبایلەکە دەستی پێ دەکەیت بەڵێ ینی بۆ نمونە هاوڵاتیەک بڵێ کاکە ئاسانەوە مۆبایلەکەم دەرهێنا بەڵێ کەرەستەکان چی پێویستە سەڵتێکی سافتە بە کوالتێکی باشتر بۆ دوایی چۆن ئەم بۆ نمونە ڕەنگە 1.5 ساعت تەسویر چۆن دەدەقی باشی لێ دەربێنەوەتە مۆنتاژەکەی من ڕاستەکەی کۆمەڵی ئەپلیکیشنمانە ئێمە من یەک ئەپلیکیشن بۆ هەمویان تهدید کردووە بە هەمان شێوەی ئەوەی چۆن مۆبایلەکە بەکارێنی بۆ نەگرتن بە هەمان شێوەش ڕێنمایمیاوە پێیان چۆن ئەو ئەپلیکیشنە بۆ ئیدیتین بۆ مۆنتاژکردن بەکاربێنن ئەی چۆنش سەوتێک ڕیکۆردکەن بە مۆبایلەکان بە هەمان شێوە ینی هەموو پاکیجی ئیشکردنەکان تەنها سمارتفۆنێکە هیچ شتێکیان ناوێت ئیلا دەبێت مۆبایل ئایفۆن بێت من سیستەمەکە بەڵێ ئەبێت بەڵام من سیستەمەکەم بۆ کردە ئایفۆن لەبەرەوەی من خۆم یەکێکم لەو کەسانەی کە زۆر حەزم لە ئەپڵ و ئایفۆنە هەستەکەم ڕۆژنامە زیاتر نیزگە لە ئایفۆن و نەک وەک لە مۆبایلەکانی تر ئەنجا ئەگەر مەسەن ئایفۆن 7 پلسی هەبێت ئەوە 4K ئەتوانێ بەرهەمبێنێ 1080 HD ئەتوانێ بینەر ئەتوانێ ڤیددیۆیەک لەسەر ئەو شاشەیە بە مۆبایل کرابێ بۆ شێوازی کە ئێسێەوە برەی پێدەن لەگەڵ 5Dەکە کامێرەیەکی یاسایی جا ناکرێتەوە لەبەرەوەی کوالتەکەی بەرزە 4K تر تۆپە فۆرکەی بۆ تەلەڤیزیۆن زۆر باشە هیچ مشکلەیەکی نییە ئەگەر ئێوە سێری فیلمەکانتان بکردایە مەسەرەن لە شاشە گەورەکە هیچ ڕزۆلوشنێکی هیچ کوالتێکی پیکچەرەکان نەشۆش بوو بەڵێ داتاشۆش بوو لە تەلەڤیزیۆن شاپەخشکراوە بە هەمان شێوە هیچ گۆڕانکاری ڕووی نەدا هەندێک خەلەلی بچووکمان هەیە یعنی ناکرێمە بە دەربێت لەوەی کەم و کوڕی بێ کەم و کوڕەکە پەیوەندی بە ئەزمموی خوێنکارەکانەوە هەندێک خوێنکار هەیە ئەزمموی لەم لایەنە زۆر باشتر لە لایەنێکی ترە مەسەرەن بۆ نمونە هەندێک جار هاتنە لای من معالەجەی لە مۆنتاژە مەسەلەن دوو لاینمانەیە دوو تراکمانەیە یەکێکی بۆ ئۆدیۆیەکی بۆ ڤیددیۆ نیان نەزانی چۆن ڕەبتی ئیزافەیەکی سەوتێکی تر بکەن مەسەلەن چۆن مۆتێکن چۆن میکسێکن ئەمانە زۆر ئاسان بەڵام ئەتوانی زیاتر یارمەتیان دەگەربێنە سەرەوە بۆ نمایکێکی یەخەکە دەبەستین بە مۆبایلەوە ئەمە کەرەستەکان چی پێویستە ڕەنگە هاوڵاتیەک کە بیوێ بۆ خۆی یا تەلەبەیەک خوێندکارێکە بیوێ بۆ خۆی ئەمە بکە مایکی یەخە ئێستا مایکێکەوەی کە بۆ من بە منوت وەیە 400-500 دلارە کولفەی دەوێت چی بکە بە ئاسانترین شێواز ئێستادێک هەیە بە تقریبا 20,000 ئەو هیچفۆنی کە خوێنکارەکان بەکاریانێنە تقریبا بە 6,000 کۆی هەموو ئەو کەرەستانەی کە بەکارێنن بە گروپێک مەسەلەن تقریبا بە 35,000 دینارە توانیوانە زۆر ئیش بکەن من طبعا 20 خوێنکاری قۆناغی چوارەم هەیە لە هەمان کاتچە خوێنکارانی ئێوارانم هەیە لە پەیمانگا و خوێنکارانی بەیانانی قۆناغی دوم هەمان سیستم لەگەڵەوان ئاپەیڕەو کردووە یعنی نزگەی 150 خوێنکار بۆ 170 خوێنکارم هەیە هەمویان ئەگەر لەم ماوەی ڕابردووە لە ناو شاری سلێمانیا بتبینیە زۆربەی زۆری مۆبایل بەدەستیەوە بۆ خەریکی ڕیپۆرت بووە
لە زۆر شوێنە ئەمە بینراوە تەلەفۆنیان بۆ کردو وتیانەوە خوێنکارەکان لەسەر جادن خەریک ریپۆرتن تر شوێن نەماوە ریپۆرتیانەکە مەسەنە خوێنکارێک لە خلالی ئەم ساڵە دە ریپۆرت فیلد ریپۆرتی ئینتاج کردو بە موبایل فیلمێکی دۆکۆمنتەری ئینتاج کردووە دە PTC کردووە جۆرەکانی PTC مەسەرەن دەیان گرتە و دەیان ڕاهێنانی ڤیژۆڵی کردووە با بڵێن عین المەرئی چۆن ڕۆژنامە نووسەکە ڕایەنم لەسەر شتی بیناو چکم بەڕاستەکە ئێمە گرفتمان لەم لایەنەشە هەیە لە میدیای کوردیدا ڕۆژنامە نووسەکانمان وازان یان بۆ ڕۆژنامە کارەکەن یان بۆ ڕادیۆ کارەکەن شت نابینن چیرۆک نابینن ئێمە پێویستە چیرۆک ببینین پێش ئەوەی بڕۆین تەسویرکەین پێش ئەوەی بڕۆین ناو فیلدەکەەوە بچین ناو مەیدانەکەەوە بیرۆکەکەت لە بەرچاو بەڵێ بەڵێ بێگومان وایە ئەمجا ئەمە کێشەیەک بوو کە من هەوڵمەدات خوێنکارەکان ڕابێنم بۆ نمونەیەکی ترت بۆ ێنمە قۆناغی یەکەمی پەیمانگام هەیە ئەوان وان ڕاهێناوە ئیشی کامیرەم پیانوتووە خۆیان پامێرن منەڵم تەعاملتان لەگەڵاکەم وەکو کامیرەما بەڵام ئێوە پامێرن بەس بەداخۆ دکتۆرەسا بۆ منە زۆربەی مسەورەکانی ئێمە احترام هەیە بۆیان گوێژ ناگرن بزانن ئەوەی کە مقابلەی دەکەن چی دەڵێت تەنها بیریان لای چوارچەوەی شاشی کامێرەکەی خۆیانەوە بەڵێ ئەمە باشە چکە 2000 کامێرەمان ڕۆژنامە ئەمە ڕاستەکەی لە میدیای کوردی دیا بەداخەوەڵێم زۆر کەم کەسمان هەیە عین المەرئی هەیە یعنی من چەند ساڵ خۆم کارم کردووە زیاتر لە 8 ساڵ کارم کردو دوایی فترەیەکی زەمانی هەستم کردو کاکە ئەمە خەلە لە ئێمە دوای کە من چوومەتە دەرەوە خوێندوم و سەرچاوەکانم لێ بەرفراوانی بینیەوە خوێندووەتەوە و کارم لەگەڵا کردووە زانیاری زیاترم وەرگرت ئێستا ئازانمەوە چی خەلەلی گەورەمانێ گەورەترین مشکلی تەلەڤیزیۆنی کوردی وێنەکەیە نە قسەکردنەکە قسەکە تەواوە هەمووی قسە زۆر باشەکە هەمووی نووسری باشە بەڵام وێنەمان باش نییە ئەمە گەورەترین کێشە جا ئێمە لەم خلالی ئەم ساڵە ئەمانەمان ڕاهێناوە کە وابن کە بیر بکەنەوە لە بیرۆکەکە پێش ئەوەی وێنە بگرن پێش ئەوەی دەستنم بە ڕێکۆردەکە تەکنۆلۆژیای گواستنەوەی ڕاستەوخۆیەکی پەیامنێرێک بۆ میدیایەکی فەرمی یاخود هاوڵاتێک لە فەیسبووکەکەی خۆ ئەو کەرستانە چین کە پێویستەوە ڕێنمایە پرۆفیشناڵەکان چین کە دەبێت ڕەچاوی طبعاً ڕێنمایەکانە بێ بە چەند وەرکشۆپێک بکرێت مەسەلەن تۆ ڕێنمایەکمان هەیە بەس بۆی مۆبایلەکە بەکاربێنی ڕێنمایەکمان هەیە بەس بۆ ئەوەی مەسەن ئەوانە چۆن سێڤەکەی لە چی کاتێکە مەسەن بە چی کوالتیەک سێڤەکەی لە ناو مۆبایلەکەت اینجا دواتر چۆن ئەهێنێتە ناو پرۆگرامی مۆنتاژەکەتەوە چی پرۆگرامێکە لە بژێری طبعاً ئێمە دیاریکراومان هەڵبژاردووە لە هەمان کاتە چۆن سەوتی بۆ ڕێکۆرد دەکەی هەموو ئەم شتانە بە ڕاهێنانی پرۆفشنال کردومان مەسەن بۆ نمونە ئێمە لە لێرە ئەگەر دەنگێک ڕیکۆردکەین ئەوێ بچین لە ئستۆدیۆ دەنگ ڕیکۆردەکەین نە ئێمە ئستۆدیۆ دەنگمان نییە لەوێ لە سارێکمان هەبێ ئستۆدیۆ دەنگەکەمانە مەسەن بۆ نمونە خوێنکارەکانم ڕاهێناوە بە شێوەیەکی عەمەلی ئەچنە کوشتنی دواوە بڵێن شوێنی دانیشتنی دواوە لەوێ و سەوت ڕیپۆرتەکانیان ڕیکۆرد دەکەن لە برەوەی کەوترە هەموو جامەکان داخەن ئەوە ئستۆدیۆیە بۆ ئەو یا ئەمە بە شێوەیەکی عەمەلی ئێمە شتەکانمان معالەجە کردە مەسەن بۆ نمونە ئەگەر خوێنکارێک لە قۆناغی چوارا بێ یان دوی پەیمانگا بێ ئەم خوێنکارە کامیرەیەکی چوار دەفتەری بێتێ بیا بە زەوی ئاشکێت بەڵام مۆبایلەکەی خۆی خۆشێ نایشکێنێ کاتە پەیامنێر جەلال لەوە چه زۆر پێویستی بە کامێرەمان نەبێ ئەوەی کە بینی ومانە ستاندەکە ئەگرێت و لێرەشەوە مایکەکەی تۆ قسەکە بۆ بینەرانی شێوازە زۆر ئاسانە ئەمە طبعاً BBC چەند ساڵێک ئەمە پێڕەوە دەبڵ جۆبی پێ ئەڵێن مەسەلەن بۆ نمونە ئەگەر کەسێک بنێرە بۆ ئەفغانستان یەک کەسە نێرێ 5 کەس نانێرێ ئەمە کۆستە گەڕێتەوە بۆ کەناڵەکە پارێکی زۆرتان بۆ گەڕێتەوە ئەجا ئەمە لە ڕووی ئابووریەوە دامی ئێوەکە لە بریەوەی پامێرێک و مسەورێک و سایقێ بڕە هەر بە سارەیەک مسەورەکە تەنێر اینجا باڵین پامێرەکە تەنێر دەبڵ جۆبە بەڵام ڕێنمایی پێویستە یعنی ئەمە ناکرێت بێ بە هەم مسەور بێ هەم پامێر بێ لە هەمان کاشاگەر ڕادیۆیەک تەبێت و ئەبێ دەنگیش ڕیکۆردکە بەچی دەنگ ڕیکۆردەکە بە طبعاً مۆبایلەکە لە سیستەمی BBC PGN یان هەیە مەسەلەن لەسەر مۆبایلەکانیان ئەپلیکیشنێکەیە ڕاستەوخۆ چی شتێکیان ڕیکۆرد کرد ئەچێت نا ئەو PGN-ەوە کە چۆن ئەو ڕاستە پۆرتبل نیوز گەدەرنگێک سەر ئەو PGN-ەی گوازێتەوە بۆ ناو نیوزڕوم لە ناو نیوزڕومە پرۆدیوسەرەکە سێرێکە لە هەرچی شوێنێکی دنیا بێت طبعاً ئەمە تەکنۆلۆژیای نوێیە پێویستە بە ئینتەرنێتەوە طبعاً هەمووی بە ئینتەرنێتە بەڵام لە چوارچەوەی مؤسسەکە یەک نێتوەرکە وایرلێسە هیچ مشکلەیەکی نییە کاتێک کە پامێرێک لە ئەفغانستانە بێت بۆ نمونە ریپۆرتەیە کات ئەچێتە ناو نیوزڕومەوە نیوزڕوم پرۆدیوسەرەکە سێرەکە پرۆدیوسیەوە طبعاً سێرێکە ئەڵێ کاکە مقابلەکەتم بەدڵ نییە
بڕۆ جارێکتر مقابلەکەم بۆ بکەم مەسەن مڕاحەزەیەکی لەسەر نووسێ ئەڵێ هەتا ئێستا ناو مەدانێ بڕۆ پێست و کامرێکی باشم بۆ بکە فۆتوچێکی بە ڤیددیوەیەکی باشم بۆ ڕیکۆرد کە لەسەرەوە پانێکم بۆ بگرە تێڵاپێکم بۆ بگرە کلۆسەبێکم بۆ بگرە یان توانێت بەم سوبەت تعامی لەگەڵا بکە هەر شوێنێکی دنیا بێ ئەمە هەمووی بەهۆی تەکنەلۆژیایە طبعاً اینجا خەلەلێکی ترمان شەیە لە میدیای کوردیا ئێستا هەموو سیستەم بۆ سیستەمی ئۆتۆمیشن سیستەم بۆ بە ئۆتۆمیت بەڵام بەداخەوە لێرە زۆر کەم کەناڵ هەیە کە لەبەرەوەی پارەکەی زۆرە ناتوان ئۆتۆمیت بن ئێمە تەکنەلۆژیای نوێ بەکارێنین ئەمانە تەکنەلۆ بەڵام ئێستا ئەم کەناڵی ئێوە نان ئۆتۆمیشن سیستەم بەڵام کەناڵی ترمانەیە فول ئۆتۆمیشن سیستەمە ئۆتۆمیتە چی بکرێ ئەم جۆرە لە کەلتورە بگوازینەوە بنێو میدیاکانمان و میدیاکانمان پەیڕەوی لێ بکەن لە پێناو هەم سەرچاوەیەکی کەمی داهات و مرۆیش بەڵێ طبعاً ئەم مۆبایلە هەر بۆ تەلەفۆن نییە من زۆر ئیشی پێەکە مەسەرەن کالندەرەکان هەمووی لەسەرەوەی با بڵێن ئیمێلەکانمی لەسرە ڤایبەرەکانمی لەسرە بۆ زۆر شت بەکاردێت لە تەلەڤیزیۆنە ئێستا ئێمە هێناومانەتە بواری تەلەڤیزیۆن با بڵێن بەرهەمێنانی تەلەڤیزیۆنیەوە طبعا بەرهەمێنانی تەلەڤیزیۆنی ئێستا هەندێک کەناڵ هەیە ڕێککەوتون لەگەڵمانە کە کۆمەڵە لە فیلمەکانە شوەرگن هەر لە کەناڵەکانی خۆیانەوە پەخشی بکەن دکتۆر بە یەکێک لەو حاڵەتانەی کە ڕەنگە زیاتر قسەی لەسەر بکرد لە مۆبایل زوومی نییە زووم ئاوت و زوومی نومانەی ڕەنگە بە کەڵک نێ بە تایبەتی کاتێکە بتەوە شتێک بینتە پێشەوە لە حاڵەتێکایە کە ڕەنگە دوور بێت ئەو گرفتەمان هەیە ڕاستە ئەو گرفتەمان هەیە بەڵام ئێمە بۆ هەندێشتی دکۆمنتەرین لە نیزگەوە تەسوورەکەین 2 مترە و 3 مترە یانی ئەمانە بۆ ئێمە باشە معالجە ئیشەکانەکەن مەسەلەن پێست و کامیرەیەکی وەکەوەی کە ئێستا بەمەرەکەتان لە هەولێرەوە ئەوەی لە هەڵەبجەوە کاری کرد ئەتوانێت کامیرەیەکی گەورە بکارێنێت مەدانیەکانی ناو زانکۆ ئەمە خێراترە و ئاسانترە و کۆستی کەمترە و بەرچاوت کەمتر بەرچاوە بن بگوازیتەوە ناکرێت بێ کامێرێکی فول پرۆفشنال پێ بێ مەسەر هەر لە هەمان کاتە ئەگەر لە زوونی شەڕابیت ئەتوانی مۆبایل بەکاربێری بۆ هەندێشت بەڵام بۆ هەندێشتی دوور مەسەن ئەگەر مەودای زیاتر بێ ئەبێت کامێرەی پرۆفشنال لەسەر ڕاستە خۆیان لایڤی ئەو کامێرەیە هەم بۆ فەیسبوک و هەم بۆ بنکەی سەرەکی تەلەڤیزیۆنەکە هاوڵاتیەک بە فەیسبوکی خۆی بکاتەوە لایڤێک بکە یان خۆت بۆ ناو میدیاکەی خۆت بیبازیتەوە ڕێنمایەکان چین لەسەر مەسەلەن بۆ نمونە ئەگەر تۆ وا بیگری کامێرەکەت ئەوە نابێ بێ ئاوا مۆبایلەکەەوە بگری ئەبێ بە مستوبە تەسوورێکە ئەنجاگەر تەسویر تشکرد تەمان ڕێنماهی زۆرە مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئستاندت بێنە بێ بە هەردوو دەست بەم شێوەیە بێت بۆەوەی ئەمە بێتە ئستاندێ مەسەلەن من پانی پێەکەم بەبێ وێز بکەمە پانی کامێرای ئایفۆنە وا تەسوورت بۆ ئەەکەم لەبەرەوەی من خۆم ڕاهێناوە ئەو خوێنکارەکانە جوێ ماشەوە ڕاهێناوە کە تۆ دەست چۆن ڕاگری خۆ چۆنەوەستی ئەگەر شتێک هەبوو یارمەتی دیدا چۆن بەکارێ ئەتوانین ئەمە لە ناو میدیای کوردیا جێکەین بەڵێ بێگومان ئێستا ئێمە جێمان کردێتەوە ئێستا ئێمە لە بەشی ڕاگەیاندنی زانکۆی سلێمانی پەیمانگای تەکنیکی ئەم ئیشەمان کردووە ئینتاجێکی زۆرمان هەیە ئێمە ئێستاکە لە هاوینە بەنیازین فستیڤالێکی فیلمی گەورە بکەین بۆ خوێنکاران ئەزمموی خۆیان بێنەوەەوە هەر بە مۆبایل هیچ شتێکترمان بەکار نێناوە ناتوانێت لە فستیڤالانە میدیاکان نوێنەری میدیاکانیش داواتکەن با بێگومان هەمویان داواتەکەن حەزەکەن ئێمە بگوازینەوە ئەو خوێنکارانش کە ئەزممویان وەرگردۆ بگوازێنەوە طبعاً بە شێوەیەکی پرۆفشنال ڕایانمان هێناوە کاتە لەمە لە هەموو هاوڵاتیەک دەتوانێت بۆ خۆی ئێستا چەمکێکی گلوباڵی هەیە لە دنیا سیتیزن جۆرنالیزم سیتیزن جۆرنالیزم ئەمەیە تۆ لە شوێنەکەی خۆتۆ توانی هەموو شتێ بکەیت کەمتر لە میدیای کوردیا ئێمە مۆبایلە بینین کە بەکارهێنرابێ بەرنامەکانی ئەو ریپۆرتانەی کە کراوە بە مۆبایل تەسوورەکان کراوە من خۆم چەناڵێکم منە لە ئینستاگرامە هەموو شتێکی خۆمی تایە هەموو شتێکی جوانە بینیم ئەوچمە مۆزەخانەیەک ریپۆرتێکی بۆکەم و دایانم زۆر سپاس بۆ دکتۆر سپاس بۆ دەرفەتەی کردی بینەرانی عزیز ئێوەش دەتوانن لە شوێن و لەو ڕوودا و لەو شوێنەی کە خۆتان بەدڵتانە ببەنە جۆرنالیست یا ڕۆژنامەنووسێک بۆ پەیامی ڕۆژ لە ڕێگەی پیجی کەناڵی ئاسمانی پەیامەوە هەر بە مۆبایلەکانتان تەسویری خۆتان بکەن و قەی ناگەر سەرتاش دکتۆر کوالیتی ئیشەکەیان بەرزێ بەزەر بۆیان پەخش دەکەین ئێژدی بێت هێشتا ئێژدی خۆیان لە سێبەکە هەیە بیرانی عزیز دیارە تەوەری سێمی بەرنامەیەم ڕۆمان قسەکردنە لەسەر وەرزشکارێکە لە ئێستادا هەڵبژاردەیە لە عێراقدا و تایبەتە بە گۆڕەپان و مەیدان راپۆرتێکمان ئەردەڵان محەممەد بۆی ئامادە کردوین لەسەر مۆرس و لەسەر خودی ئەو یاریزانە کە میوانمان دەبێت پێکەوە بینەری دەبین و 2000 دەچینە لای میوانی سێمیشمان لەوانە زێڕینەکەی شاری سلێمانی نەک لەسەر ئاستی کوردستان بەڵکو لەسەر ئاستی عێراق و ناوچەکەش توانیوێتی ناوی خۆی لە مێژووی گۆڕەپان و مەیدانی عێراقدا بنووسێتەوە. دڵسۆز عوبێد یاریزانی یانەی سیروانی نوێ و هەڵبژاردەی عێراق لە یاری ڕاکردنی 100 مەرتر بربەست توانیوێتی بەپێ هیچ ڕکابەریەک دەست بەسەر ئەو نازناوەدا بگرێت و لە ماوەی 2 ساڵیشدا 5 جار ژمارەی پێوانەی عێراق دەشکێنێت. ئیمان عەبدولئەمیر ئەو پاڵەوانە عێراقیە بوو
کە ماوەی 30 ساڵ دەستی بەسەر ئەو نازناوەدا گرتبوو، بەڵام دڵسۆز پاڵەوانە زێڕینەکەی سلێمانی توانی سنوورێک بۆ ئەو پاڵەوانە عێراقیە دانێت و تەنها لە نێوان ساڵانی 2007 بۆ 2019 توانی 5 جار ژمارەی پێوانەی عێراق بشکێنێت و دوایین جاریش کە ئەو ژمارەی کرد بە ناوی خۆیەوە لە پاڵاوتنی یاریزانانی عێراق بوو بۆ گەیشتن بە هەڵبژاردەی عێراق بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی وڵاتانی ئاسیا لە وڵاتی قەتەر کە ماوەکەی بە 14 چرکە و لە 150 چرکەیەک بڕی. ژمارە کۆنەکەشی 14 چرکە و لە 153 چرکەیەک بوو. جگە لە بەشداریکردنی لە پاڵەوانێتیەکانی کوردستان و عێراق، دڵسۆز ژمارەیەکی قورسە بۆ هەڵبژاردەی عێراق و توانیوێتی وەک کوردێک 2 جار بەشداری پاڵەوانێتی وڵاتانی ئاسیا بکات و بۆ یەکەم جاریش بەشداری 6 مەتری بربەستی نێوهۆڵی داخراوی کرد لە وڵاتی ئێران و توانی بۆ یەکەم جار مەدالیای برۆنز لە مل بکات کاتێک کاتەکەی بە 8 چرکە و لە 184 چرکەیەک بڕی. هەر لەم یانەی بەڕێوەچوونی پاڵەوانێتی یانەکانی کوردستان کە لە شاری سلێمانی بەڕێوەچوو، دڵسۆز توانی جارێکی تر گەورەی خۆی بسەلمێنێت و 2 ژمارەی تر لە ڕاکردنی 100 مەتری بربەست و 1 باز تۆمار بکات. هەرچەندە بڕیار بوو یاریزانی ناوبراو بەشداری پاڵەوانێتی گۆڕەپان و مەیدانی ئاسیا بکات وەک یاریزانی سەرەکی هەڵبژاردەی عێراق، بەڵام نەیتوانی بەشداری پاڵەوانێتیەکە بکات و هۆکارەکەشی تایبەت بە پەیامی ڕۆژ ئاشکرا دەکات. ئەردەڵا محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، تایبەت بە پەیامی ڕۆژ. هۆکارەکەی ئەوە بوو من نەمتوانی بوو لە پاڵەوانێتی عەرەبا مەدالیا بەدەست بێنم پاشەوەی کە ئیتیحادی عێراقی وتیان هەر کەسێ اختیبار کات و ڕێکۆردی عێراق بشکێنێ بەشداری پاڵەوانێتیەکەکە، هەرچە نەتوانیم جارێکی تر ڕێکۆردی عێراق بشکێنم، بەڵام بەهۆی ئەوەی کە نەمتوانیم مەدالیای عەرەب بەدەست بێنم بەشداریم نەکرد. دڵسۆز بەردەوامە بێ، دڵسۆز بەرەو پێشەچێ ئیشەڵڵا. من 2 ساڵی تر وعدی ئەوادەم کە مەدالیای ئاڵتون بۆ کوردستان بێنمەوە لە پاڵەوانێتی عەرەبیە. یاری گۆڕەپان و مەدان دیارە بەشێکە لە وەرشانەی کێسە لە راپۆرتەکەی بینیتەن کە ئەردەڵان محەممەد بۆی ئامادەکردبووین، بەڵام دیارە توانای کچانی ئێمەش لە وەرزشدا زۆر بەرجەستەیە بە تایبەتی لە سەراستی عێراق بەگشتیدا، بۆیە لەم تەوەرەی بەرنامەکەمان میوانداری بەڕێز دڵسۆز عەبەیدمان کردووە کە یاریزانی یانەی سیروانی نوێ و هەڵبژاردەی عێراق. دڵسۆزان بەخێر بێت. زۆر بەخێر بێ. بەخێر بێ بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ. لەکوێ دەست پێ بکەین؟ چەند خەڵاتی یەکەمت هێناوە، چەند مەدالیا هێناوە، لە چی و چیا یەکەمی لە بازدان خۆی بناسیێنە بزانین کێیە؟ باشە، من دڵسۆز عەبێد لەدایک بووی 1990 لە شارەچکەی پیرەمەگرون ئەژیم و نزیکەی ئەوە 10 ساڵە یاریزانی گۆڕەپان و مەیدانم لە ژێر سەرپەرشتی بەڕێز دکتۆر سیروان حامدە، پێشتر لە یانەکانی پیرەمەگرون و سەرچنار و پێشمەرگەی هەولێر یاریم کردو، ئەوە نزیکەی 7 ساڵیشە یاریەکەم بۆ یانەی سیروانی نوێ و هەروەها لەگەڵ هەڵبژاردەی عێراقیشا بۆ سەرجەم پاڵەوانێتیەکان مڕەشەحی یەکەم کی هەڵبژێردرای بۆ عێراق؟ لە ساڵی 2012ەوە هەڵبژێراوم وەکو کچێک لەگەڵ هەڵبژاردەی عێراقا بەشداری پاڵەوانێتیەکان. چەند یەکەمیت بردووەتەوە؟ لەسەر ئاستی عێراقا زۆربەی پاڵەوانێتیەکان، با بڵێم هەموو پاڵەوانێتیەکان پرێ یەکەم من بەدەستێناوە لە ساڵی 2012ەوە و لە ساڵی 2015 توانیم لە پاڵەوانێتی عەرەبیە مەدالیای برۆنز بەدەست بێنم و لە ساڵی 2007 هەر لەگەڵ هەڵبژاردەی عێراقا توانیم مەدالیای زیو بەدەست بێنم. 2012 لەگەڵ هەڵبژاردەی عێراق مەدالیای برۆنزم بەدەستێناوە. ئەم ساڵیش مانگی سێ لە پاڵەوانێتی فەجری ئێران کە پاڵەوانێتیەکە بۆ پاڵەوانانی ئاسیایە توانیم لە ڕاکردنی 6 مەتر بەربەست لە قاعی داخراوە توانیم پلەی سێم و مەدالیای برۆنز بەدەست بێنم. ئەو یاریەکانی ترکە پلەکان بەدەستێنەوە هەمووی بازدانەکەی یان ڕاکردنەکەی؟ من خۆی یاریزانی 100 مەتر بربەستم، لەگەڵ ئەوە لە زۆربەی پاڵەوانێتیەکانە 400 مەتر بربەستەکەم یاخود سێبازەکەم یاخود بۆ نمونە هەڵدانی ڕمەکەم یان یەک بازەکەم، یعنی لە ئەوانەش ئەتوانم ئەگەر پلەی یەکەمیش بەدەست نێنم بێگومان پلەی ئەو بربەستانە کامانن، ینی مەبەستەوێ لە ڕاکردنا بربەست دێتە ڕێگەت؟ بەڵێ بەڵێ، ئەوەی کە دە بربەستدا ئەندرێت و ئێمە بازە دەین بەسەریان. ئەو 400 مەتریە چییە؟ هەر ئەو 400 مەترێ
بێت 400 متری ساحەکەی و ینی دەبەربەستدانرا و تۆ بەسەر دەبەربەستەکە لەو 400 مترە بازی دەیبەسێت. قسە لەسەر مۆرچە بکەین لێرە تا چەنە برەی پێدراوە بە تێبەتی تۆ بۆ نمونە خانمێکی خانمەکان جیاواز دەبن لە مۆرچەیە توانایە لەگەڵ بۆ نمونە کوڕانە؟ ئێمە مەشق و ڕاهێنانەکەین ئەگەر تۆ مەشق و ڕاهێنانکەی ڕاستە جیاوازێکی زۆر هەیە لە بینی کچ و کوڕە بە مەشق و ڕاهێنانەکان تۆ ئەتوانیت وا بکەیت کە ئەو جیاوازەیە کەم ترکەیتەوە ئاستت بەرەو پێش بچێ ڕاستە ناگەی بەوەی کە لەگەڵ کوڕێکا منافەسە بکەیت و بڵێ من ئیلا ئەبێ لە کوڕەکە بێتەوە لەوەی لێ بەرمەوە. بەمەوە بەسی تر جیاوازە بوونی جسمی کوڕ و کچێک جیاوازە بەڵام تۆش مەشق و ڕاهێنانەکەی ئەتوانی لە کچێکی تر بەریت. هیچ کاتێک کەوتوی لە ڕاکردنە بریندار ببی؟ بەڵێ ساڵی 2012 و کاتە لە پێشمەرگەی هەولێر بووم کە ئەو ساڵە بۆ من هەم خۆش بوو هەم ناخۆش بوو چونکە خۆشیەکەی ئەوە بوو کە من یەکەم جار لە ئاستی پێشکەوتووە ناتوانیمان لە پێشمەرگەی هەولێر پلەی یەکەمی گۆڕەپان و مەیدانی کوردستان بەدەست بێنی ئەو کاتە لە پێشمەرگەی سلێمانیمان بردەوە بەڵام من لە ڕاکردنی 100 متر بربەستەکە لە تقریبان لە حوتەم حاجزە کەوتم بە عەرزە دەسم عەزێتی بوو دەسم لە جێ چوو ئیتر هەستامەوە یاریەکەم تەواو کرد پلەی دووەمم بەدەستهێنا کە من ئەو کاتە تقریبا پێش ڕکابەرەکانم کەوتەوەم بەڵام هەتا هەستامەوە ڕام کردەوە ژیلان سەڵاح کەەوە هیچێکە لە ڕکابەرەکانم ئەو پێشم کەوت بە مسابیش دووەم بوویت بڵێ پلەی دووەمم بەدەستهێنا و لە سێبازی شاپلەی یەکەمم بەدەست بوارە کۆمەڵایەتیەکەت و خێزانەکەت بنەماڵەکەت کە سوکات و پاشان نزیکترەکان کە دایک و باوکن تا چەند یارمەتی دەر و هاوکار و هاندەرت بوون؟ بەڵێ بێگومان ئەم هاتنەی من بۆ ناو ڕێزە پاڵپشتێکی گەورەی خێزانەکەمە چ دایکم چ باوکم چ برا و خوشکەکانم چونکە ئەگەر ئەوان ڕێگە نەدەن من ڕۆژانە نزیکەی 4 کات ژێمێر لە ماڵەوە بێمە دەرەوە مەشق و ڕاهێنانەکان بکەم ناتوانم ئەو ئاستە پێشکەشکەم. دایکم زۆر هاوکارمە هەم من کچم لە ماڵەوە بێگومان ئیش و کاری ماڵیشەوە ئەنجام ئەدەم بەڵام دایکم زۆر هاوکارمە خوشکەکانم و براکانم بە ڕێژەیەکی زۆر باش و باوکشم لەسەر و هەمویانەوە هەمیشە پاڵپشت مەکا بۆی کە من بەرەو پێش بچم. زۆر باشە تۆ ئەوەندە کە پلەی باشت بەدەستێناوە هەم لە ناوهەرێمی کوردستان هەم لە ساستی عراق لە دەرەوەی عراق داوات لێ نەکراوە بەشداری ناویانەکان بکە یاخود بۆندێکت لەگەڵ داواژۆ بکەن؟ نا هەتا ئێستا شتیوانە بۆ بەس زۆر ڕاهێنەر هەیە کە پێم ئەڵێ ینی لە دەرەوە ئەوە یەکەم جارەوەزانم باسی کەم چونکە قەت دڵم ناتەوە باسی کەم لەبەرەوەی من خاوەنی ڕاهێنەرێکی زۆر باشمەویش بەڕێز دکتۆر سیروان حامدەکە مێژوویەکی گەورەی هەیە لە ناو گۆڕەپان و مەیدانی کوردستان و عێراقا زۆربەی مدەڕیبەکان ینی قسە ئەکەن ئەڵێن ئەگەر تۆ یاریزانی ئێمە بیت ئاست باشترێ بێت و بەم شێوەیە بەڵام من هەمیشاڵم خاوەنی ڕاهێنەرێکی کوردم کە ئەو هیچەکە لە ڕاهێنەر زۆر باشەکان. بۆچی بەشداریتان وەک هەڵبژاردەی عراقی هەرێم بەشداریتان لە هەڵبژاردنەکانی دەرەوەی عراقانە کردووە؟ وەکو پاڵەوانێتی ئاسیا من مانگی 4 بوو بیدای مانگی 4 بوو لە وڵاتی میسر پاڵەوانێتی عەرەبی هەبوو من هیچ بم لە مڕەشەحەکان کە هیچ لە مەدالیەکانی ئاڵتونیان زیویان برۆنز بەدەست بێنم بەڵام با بڵێم شانسی ئەوەم نەبوو من ئامادەکارێکی باشیشم کرد و مڕەشەحی یەکەمیش بووم بۆ لەناو هەموو وەفدەکە بۆی مەدالیا بەدەست بێنم بەڵام بەداخەوە شانسی ئەوەم نەبوو نازام بارودۆخەکەی من لەو کاتێ ئەوها بوو کە نەمتوانی مەدالیا بەدەست بێنم. ڕۆژتی بەشداریت کرد؟ بەشداری پاڵەوانێتیەکەم کرد بەڵام با بڵێن ڕۆژی یاریەکە 25 دقا یاریەکەم دواخرا من جسمم سار بوو لە ناو ساحەکە نەمەتوانی ینی ئەو ئاستە پێشکەشکەم بەڕاستی ینی هەردوو پاڵەوانت مەغریبێکەش ینی هەر پرسیاریان لێ کردم چەندێکت هەیە ڕیکۆردت چەنە ئەوانە کە چونکە تۆ بە ڕیکۆرد دەڕۆی من لەو پاڵەوانێتیە پلەی پێنجەمم بەدەستێنا خۆشم تەسەوری ئەوم ناکرد کە پلەی پێنجەم بەدەست بێنم ینی ئەو ڕقەمەی کە من کردبووم شایانی ئەو بوو من پلەی دووەمی پاڵەوانێتیەکە بەدەست بێنم بەڵام میترە و ڕۆژە شانس یاوەرم نەبوو. پاشان من گەڕامەوە شاری بەغا لەوێ دوای 4 ڕۆژ من اختیبارم کرد بۆی بەشداری پاڵەوانێتی ئاسیا بکەم من لەوێ ڕیکۆردی عێراقم جارێکی ترشکام بۆ 5ەم جار لە سەریەک من توانیم لە ماوەی 2 ساڵا و ڕیکۆردە بشکێنم بەڵام بەشداری نەکردنەکەمان کە من نەچووم لەگەڵ هەڵبژاردەی عێراقا کە مڕەشەح بووم و ناویشم لە ستارلێسی پاڵەوانێتیەکە هەبوو بۆ گەڕایەوە کە من نەمتوانی بوو مەدالیا بەدەست بێم وەکو ئەوەی ئیتیحادی عێراقی سزایەکی ئەو یاریزانانەی دابوو کە مڕەشەح بوون بۆ بەدەستێنانی مەدالیا و مەدالیان بەدەست هیچ پێوانەیەک چکاندووە لە سەراستی عێراق بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردوو؟ بەڵێ من 2007 بۆ یەکەم جار وەکو تاکە کچی کورد
هەر وەکو یەکەم کچیش لەسەر ئاستی عێراق توانیم ڕکۆردی عێراق لە ڕاکردنی سەمەتر بربەستا بشکێنم کە ماوەکەی خوار 15 چرکە بوو کە 14 کرد پاشان هەر ئەو ساڵە لە وڵاتی ئازربێجان بەشداری پاڵەوانەتی تەزامنی ئیسلامیم کرد پلەی شەشەمم بەدەستێنە و جارێکتر ڕیکۆردم شکاندەوە. هەر ئەو ساڵە لە وڵاتی تونس بەشداری پاڵەوانەتی عربم کرد و جارێکتر ڕێکۆردی عێراقم شکاندەوە کە 14.8 کرد و مەدالیاشم بەدەستهێنا. پاشان ساڵی 2010 بە هەمان شێوە من توانیم ڕێکۆردی عێراق بشکێنم کە ئەو ڕێکۆردم 15.53 بوو. پێش تقریبا پێش 2 هەفتەش هەمان ڕێکۆردم شکاندەوە کە کەمتر بوو لەوە 14.5 کرد. زۆر باشە. کچی کورد جیاوازن لەگەڵ چۆن ئاماژەت بەوە کردبوونیەک ئافرەت لەگەڵ پیاوە جیاوازی هی ئافرەتی ئێمەش جیاوازە لەگەڵ ئافرەتەکانی بێگومان جیاوازە هەر لە ڕووی پۆشینی جلوبەرگەوە هەم لە ڕووی ئەو تەمرینانەی ئەوان لە ئەیکەن یعنی ئێمە لە کوردستانە تەنها یەک ساحەمان هەیە کە مەشق و ڕاهێنانەکانی تیاکەن هەفتەی 3 ڕۆژ ئەتوانین بچینە یاریگای ڕاپەڕین بە خۆشحاڵیەوە ینی پێشمەرگەی سلێمانی دەرگای بەڕووی زۆربەی نادیەکانە کردوێتەوە کە مەشق و ڕاهێنانەکانی تیا بکەن. ئێمە تەنها ئەوەمان هەیە ئەوان هەمیشە لە معسکراتی دەرەوەیان هەیە ئەوان ئەچنە پاڵەوانێتی بۆ نمونە ملتەقاکانی ئەکرێتەوە ئێمە یعنی ئەگەر چۆنها لەگەڵ هەڵبژاردەی عێراقا بەشداری بکەین ئەگینا ئێمە تەنها ساحەیە کشمانەیە کە مەشق و ڕاهێنانەکانی بە پڕۆپختی تیا بکەین. پێداویستیە و کەرەستەکان کە پێویستانە لە گۆڕەپانێکەوە بیگرێت تا و پێداویستی وردەکانی تر بە تایبەتی لە حاڵەتە فریاگوزاریەکان ئەگەر یەکێکتان گرفتێکی بۆ دروست ببێت چیتان پێویستە وەکو پێویست هەن؟ ئێمە جارێ ئەوە ساحەکەمان هەیە پێویست بە کالەیەکی زۆر باشە لە پێکی بۆ مەشقڕاهێنانەکانیان با بڵێن سترێجێکی باش سپایکسێکی باش ئەمانە هەمووی بەڵام هەتا ئێستا هیچ یعنی با بڵێن دکتۆرێکمان نییە لە ناو ساحەیە بۆ نمونە یاریزانێت زۆربەی حاڵەتمان هەیە یاریزان ئەکەوێ زمانی قوتەداتەوە ئەو لە پاڵەوانێتیەکانە وەبزان پار لە شاری هەڵەبجە ئەو حاڵەتە ڕوویدا بوو یان یاریزانێک کەکەوێ عەزێتێ بێ قاچی دەستی هیچ یعنی کەسێکمان نییە یعنی نادیەکان هەمانە بەڵام لەوە نییە فریای ئەوە بکەون بێن لەگەڵ جەماعەتی ساحە و مەیدان نابن لەوەی هەر بۆ تۆپی پێیەکە ئەوە هەبێ بەڵام بۆ ئێمە هیچ شتێکی باشە بۆچی تا ئێستا ئەم یاری گۆڕەپان و مەیدانە بۆ نمونە مەیدانێکی تایبەتی نییە ساحەیەکی تایبەتی نییە ئێمە ساحەیەکی تایبەتمان هەبوو ئەوەی چوارباغ بووە زام زۆربەتان ئەزانن ئەوەی مەلعەبەکە کە بەڕێزێکات ئەوەی تێکدا بەناوی ئەوەی کە بۆ تۆپی پێی بیکاتەوە کە وەزەم لەوە شاهەر سەرکەوتونە بوو ئەوەی لە ئێمە گیرکە نەک لە ئێمە لە هەموو شاری سلێمانی گرت چونکە ئێمە فستیڤاڵی ساڵانی قوتابخانەکانمان هەیە ئەگەر زانکۆی سلێمانی بە خۆشحاڵی ئەو ساحەیە نەدا بە ئێمە ناتوانین تەنانەت لە مەلعەبی ڕاپەڕین چونکە ئەو تەنها بۆ مەشق و ڕاهێنانە بێ یعنی شوێنێ نییە بۆ پاڵەوانێتی و بەڕەوچوونی پاڵەوانێتی. زۆر باشە دوایین ئاوات و خواستت دەبێتە دوایین پرسیاریشم بە تەمای چیت؟ من دوایین ئاواتم ئەوەیە یعنی ئەم ساڵ نەمتوانی مەدالیا بەدەست بێنم لە پاڵەوانێتی عەرەبیا و نەشم توانی بەشداری بتوڵی ئاسیا بکەم کە زۆر بێتاقەتی کردن بەڵام ئەو بوو کە لە پاڵەوانێتی کوردستان ناتوانیم ڕێکۆردێکی زۆر باش تۆمار بکەم کە خوار 14 کرد یعنی 13.9 کرد. من ئاواتم ئەوەیە 2 ساڵێکتر لە پاڵەوانێتی عەرەبا بتوانم ئیشەڵا وعدی ئەوادە من یەکێ لە مەدالیەکان بەدەست بێنم ئەوە ئاواتی منە ئینشاڵڵا تا ئێستا ئاڵتون بەدەستێناوە؟ نەخێر بەس بڕۆنز و زیوم بەدەستێناوە بەدەستی دێ ئاڵتون بەدەستێنا بیانە بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ بەسەر قورس ئەو وعدە زۆر سپاس بۆ دڵسۆزەبێت یاریزانی یانەی سیروانی نوێ هەڵبژاردەی عێراق لە گۆڕەپان و مەیدان. بینەرانی عەزیز دیارە هاوکارم زانیاریەکی بۆ ئامادە کردوین کاک ڕیاز لەسەر ژیژک. ڕیاز خۆت ژیژکت خواردەتە ئێستا؟ نەوەڵاوزدانێکم کوژ لە ماوە قڕب کرا بە سەرمە. نایشاڵڵا نانی بە سیارە چوون بەسەریان زانی جرج و مشکەخوا زۆر خەفەتم پێ زۆر باشە دەچینە لایەوەی کە بزانین ژیژک چییە و چۆن دەخورێ و کێ دەیخوا و ئەوانە. بەڵێ عەزیزان و خۆشەویستانم ژیژک لە خێزانی خشۆک و شیردەرەکانە پێستی لەشی بە کۆمەڵێک دڕکی ورد و چڕ و تیژ داپۆشراوە بە نزیکەی لەشی هەر ژیشکێکی پێگەیشت و 5 تا 7,000 لەو دڕکانەی پێوەیە. هەڵگرتنی 7,000 دڕک و دەرزیش بارێکی قورس دەبێت بۆی بەڵام خوای گەورە هێندە بە بەزەی و میهرەبانە لەگەڵی ناوەوەی ئەو دڕکەی بۆ بۆش کردووە تا هیچ قورسایی و بارگرانیەک بۆ خاوەنەکەی دروست نەکات. لە کاتی نەبوونی مەترسیدا دڕکەکانی لەشی خاوبووەوەن و نەرمن کە هەستی بە مەترسیە کرد دڕکەکانی تند و تیژ و ڕق دەبن و دەکەونە حاڵەتی ئامادەباشیەوە. گۆشتی ژیژک دەخورێت و چەندین سوودی تەندروستی هەیە.
خی گەورە بۆ هەر یەکێک لە دروستکراوەکانی میکانیزم و هۆکاری خۆپاراستن و مانەوەی بۆ فراهەم هێناون. ژیشکیش بەو دڕکە وردانەی لەشی لە دوژمن و نەیارەکانی خۆی دەپارێزێت و لە مەترسی مەرگ ڕزگاری دەبێت. ژیشک هاوشێوەیکی سەڵ و بەشێ لەو گیاندارانەیە کە توانای ئەوەیان هەیە سەری خۆیان لە لەشی خۆیاندا حەشار بدەن. کاتێک دوژمنی ژیژک وەک ڕاوکەر و پشیلە و چەقەڵ و سەگ لی نزیک دەبنەوە، خۆی وەک تۆپێکی خڕ لێ دەکات و سەری دەباتەوە لای سکی و هەموو لەشی بە دڕکەکانیدا دەپۆشێت و نەیارەکەشی کە دەمی بۆ دەبات بەهۆی دڕکەکانیەوە ئازاری پێدەگات و دەسڵەمێتەوە. مرۆڤیش لە پێناو بەدەزێنانی گۆشتەکەی و سەربڕینی ناچارە ژیشکەکە بخاتە ناو تەشتێک ئاوەوە و ئەویش لە پێناو نەخنکان و گیانی خۆیدا سەری لە لاشەی جیا دەکاتەوە و دەست دەکا بە مەلەکردن. مرۆڤیش لوتە درێژەکەی دەگرێت و پاشتر سەری دەبڕێت. ژیشک وەک بەشێک لە گیاندارانی تر وەرزی زستان بە سووڕی متبوون و خەوتن لە ناو پوش و کلۆرەدارەکاندا بۆی دەخەوێت و تا ناوەڕاستی مانگی سێ و سەرەتای بەهار ئینجا دێتە دەرەوە. جگە لەوەش کە بە درێژایی ڕۆژانی هاوین دەخەون و ئاشقی دەرەجەیەکی خەون. زۆربەی زۆری چالاکیەکانیشیان بە شەودا ئەنجام دەدەن و خۆراکی خۆیان کۆ دەکەنەوە، چونکە چاوی ژیژک زۆر تیژ و بینایە بە شەودا. ژیژک بە یەکێک لەو گیانداراندا دەدرێت کە بە دۆستی ژینگە دەژمێردرێن و مار و دوو پشک و سیسرک و مارمێلکە و زەر و مێروە زیان بەخشەکانی دەوروبەری مرۆڤ دەخوات و ژینگەی مرۆڤ پاک دەکاتەوە. تا ئێستا هۆکاری ئەوەش نەزانراوە کە بۆچی نێرەی ژیژک دوای زاینی مێیەکەی هەوڵی خواردنی منداڵەکانی خۆی دەدات، بەڵام مێیەکە بە توندی ڕوبەڕووی دەبێتەوە هەرچەندە جارجاریش نێرەکە هەر پەنا بۆ یەکێکیان دەبات و دەیخواتەوە. بەشێ لە خەڵکی پێیان وایە لە تاو برسێتی دەیانخوات و بەشێکیش دەڵێن غیرە لە خێزانەکەی دەکات و نایەوێ بەچکەکانی ببنە هۆی دوورکەوتنەوەی مێیەکەی لەم. بەچکەی ژیژک کە لەدایک دەبێت دڕکەکەی نەرمە تا ئەو کاتەی شیر دەخوات. لە هەفتەی سێمی تەمەنیدا ددانی شیری دەکەوێت و ئینجا دڕکەکانیشی وردەوردە ڕق دەبن و خۆی دەست دەکا بە خواردنی شتەکانی دەوروبەری. ژیژک یەکێکە لەو گیاندارانەی کە گەنە و ئەسپێ تێی دەدەن و خوێنی دەمژن. ئەمیش ناتوانێت ڕوبەڕوویان ببێتەوە هەم بەهۆی زبری پێستی خۆی و بەهۆی کورتی دەمیشەوە، بەڵام خی گەورە لە ناو دەمیدا ڕژێنێکی بۆ داناوە کە وەک کەفێکی سپی وایە دەیڕژێنێ بە ئاسماندا و پاشتر خۆی دەچێتە ژێر کەفاوەکەوە و بەو جۆرە تەواوی گەنە و ئەسپێ و زیندەوەرەکانی تری لەشی دەکوژێت. تەمەنی ژیژک لە نێوان 12 تا 18 ساڵیدایە و 18 ساڵیش کۆ تا ساڵی مانەوە و زیندووبوونی ژیشکە. نزیکەی 2 مانگ بە قۆناغی سکپڕیدا دەڕوات ئینجا بێجووی دەبێت. پاک و بێگەردی بۆ خی گەورە لەسەر تەواوی دروستکراوەکانی. بینەران یازی سپاس کە تام ساتەی بەرنامەی پەیامی ڕۆژی لەگەڵمان ماونەتەوە بۆ هیوایی کە تەوەر و بەرگۆ بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی ڕەزامەندی خوا و پاشانەوەی بینەری عزیزی بوو بێت. تا بەرنمەیەکی تری پەیامی ڕۆژ و ڕۆژێکی نوێ بەخوای گەورەتان ئەسپێرین. خواتان هەر شاد و سەرکەوتون خواتان.